اوكي. تمام. سڵاوتان لێبێ بەڕێزان، ئەو کاتتان باش، خۆشحاڵین لە چاڵاکێکی تر لە چاڵاکیەکانی ئەکادیمیای مێگەمایند پلس بۆ پەروەردە و ڕاهێنان و ڕاوێژکاری پێتان دەگەینەوە. وەک دەزانن ئەکادیمیای مێگەمایند پلس لە سێ بواری سەرەکی کار دەکا کە ئەوانیش ڕاهێنان، پەروەردە، ڕاوێژکارین کە ئەمە پێمان وایە هەرسێک زۆر گرنگن بۆ ئەوەی بتوانین خزمەتێکی تێدا پێشکەش بکەین، چونکە زۆر پێویستن. ئەکادیمیای مێگەمایند پلس جگە لەو پرۆگرامەی کە شەوانی هەینی هەیەی چەند کتێبێکی بە چاپ گەیاندووە تا ئێستا، ئەو هەندێک لە کتێبەکانن کە تایبەتن بە بواری پەروەردە. 2000 ڕێنوێنی بۆ مامۆستایان، 100 ڕێنوێنی بۆ وانەوتنەوە، پۆلەکەت بەرەواش بکەوە کە لەلایەن دەستگای فامەوە چاپ کراون. ئەوانە هەندێک کتێبی ترن کە ژیری دەستکرد بۆ مامۆستایان و وانەکانی ژیان و بەهێز بمێنەوە 365 ڕۆژ لە ساڵێکدا. دوایین کتێبیش بەرەو لووتکە ڕێبەرێک بۆ مامۆستایان بوو کە جگە لەو کتێبانە فەرهەنگی ئەلکترۆنی زارمان هەیە کە بۆ هەردوو سیستەمی ئەندروید و آیۆسە کار دەکات بە خۆڕاییە، بە شێوەی سەرهێڵە ئۆنلاینە، بە خۆڕایش دەمێنێتەوە، ئەو قسەیە دەکەین و لە زمانی دایکەوە وەرگیراوە. جگەلەوە ئەوە کەناڵی یوتیوبی تایبەت بە مێگەمایند پلسە کە ئەگەر سیر بکەن 246 ڤیددیۆی تێدایە، ئەوانی پێشوو کە کارەکانی پێشوون نزیکەی 325,000 ڤیوی هەیە تا ئێستا. ئەوەی بێوێ بەشدار بێ دەتوانانی لەو کیوارەی تەنیشتی سبسکرایب بکە بۆ ئەوەی ئاگداری با بڵێن بەرهەمەکانی داهاتوش بێ و دەستی بگا بە بەرهەمەکانی پێشوش کە هەمووی لەوێدا دانراون. دگەلەوە ئێمە کارێکی تریشمان کردووە کە چەناڵێکی تایبەتمان بە ژیری دەستکرد بۆ مامۆستایان داناوە بە زمانی کوردیە کە ئەوە لە مێژنیە دامەزراوە. هەژدە ڤیددیۆی تێدایە، ئەویش بەڕای ئێمەشتی زۆر باشی تێدایە، تایبەتە بە ژیری دەستکرد بۆ مامۆستایان و بە زمانی کوردیش کە پێمان بوو سەرچاوە لەم بارەیەوە کەمە. من نامەوێت کاتی ئێوەی بەڕێز زۆر ببەم. وەک دەزانن بەرنمەکەی ئێمە 90 خولەکە سەرەتا میوانی با بڵێن هەفتەکە قسەکانی خۆی لە ماوەی 40 بۆ 45 خولەک دەخاتە ڕوو. دوای ئەوە دەرگای گفتوگۆ دەکەینەوە، پرسیارەکان دەکرێت بە پرسیاری نووسراو بێ لە ڕێگای چاتبۆکسی ئەو زوومە، یان لە ڕێگای دەست بەرزکردنەوە بێ لە کۆتایی ئەو قسەکانی با بڵێن میوانی هەفتە. دوایی تۆمار دەکرێت، تۆماریش دەکرێت لە ئێستا و تۆمار دەکرێت هەر هەمووی ئەوەی پێڕانەگەیشتیان ئەوەی نەیتوانی بەشدار بێ لەگەڵمان ڕاستەوخۆ دەکرێت دواتر تۆمارەکە ببینێت کە تۆمارەکە هەم بۆ بەشداربووان دەنێرین هەم لە کەناڵی یوتیوبەکەش دادەنرێت. تکایە مایکەکانتان دابخەن تاوەی کە کاتی پرسیار و وەڵامەکان دەست پێ دەکا بۆ ئەوەی کەس قەتع نەبێت لەوە. پێویست ناکە ئەگەر هەر پرسیارێکی دیاریکراوتە بوو دەکرێت بینوسی، ئێمە بۆ دەخوێنینەوە ئەگەر بەنووسین بوو، ئەگەر نا خۆت دەتوانی پرسیارەکانت بکەیت. وەک دەزانن ئێمە هەر هەفتەی لەسەر بابەتێک قسە دەکەین لەگەڵ کەسایەتیەک کە پێمان وایە دەتوانێت شتێک بکە، دەتوانێت شتێک پێشکەش بکە. ئەو وێبینارەی ئەم شەومان ژمارەی 113 کە دەستمان پێ کردووە کە شەوانی شەممەیە. هیچ تریش لە بەرنامەدایە تا کۆتایی ساڵ تا 120 دەڕواتن، چونکە چەندانەیەک جێگیر کراون لەگەڵ قسەکەرانی بەڕێز. ئێوەی بەڕێزیش هەم وەکو پێشکەشکار هەم وەکو بەشدار بوو دەتوانن هەم بابەت هەم کەسایەتی پێشوار بکەن بۆ ئێمان بخەینە بەرنامەی وەرزی داهاتووی چاڵاکیەکانی ئەکادیمیای مێگەمایند پلس.
پێمان وایە بابەتی پەروەردە سێکتەری پەروەردە یان کەرتی پەروەردە بەڕاستی هەست دەکەین جۆرێک لە پشێوی و لە شێواوی پێوە دیارە ڕەنگە ئەوانەی کاریان تێدا کردبێ کەسانی دڵسۆز بن ڕەنگە ئەوانەی کاریان تێدا کردبێ کەسانی زۆر خەمخۆر بن بەڵام ڕەنگە زانیاریەکانیان تا ئەو حەددە بڕ بکا کە ڕەنگە لەگەڵ واقعی پەروەردەی ئێستای جیهانی لەگەڵ ستاندەرەکان لەگەڵ بەرەو پێشچوونەکان تەواو یەک نەگرێتەوە بۆیە دەبینین زۆر جار لە کاتی جێبەجێکردنی کارەکاندا تووشی کێشە دەبین وەکو پێویست زمینە سازی ناکرێ بۆ پرۆگرامەکان وەکو پێویست ڕاهێنان نییە بۆ مامۆستایان و بۆ ئەوانەی کە بەشێکن پێیدا بۆیە پێمان وایە چەندی باسی کەرتی پەروەردە بکرێ هێشتا هەرکەمە بەڵام بۆ ئەم شەو دەماویست لە ڕێگای میوانێکی بەڕێز کە پرۆفسۆر یاریدەدەر دکتۆر کارمەند حەمەد عەبدوڵڵایە باس لەو گۆڕانکاریانە بکەین کە لە پارەدایم و لە ڕێچکەی پەروەردایان لە کەرتی پەروەردەدا پێویستە ئەنجام بدرێ یان لە سەرتاسەری دنیا چۆنە کارەکان بەپێی ئەزمموی خۆی بۆمان باز بکە لە ماوە کەمەی کە بۆمان داناوە کە بۆ 45 خۆڵە کە دەزانم ڕەنگە بابەتێکی وە قسەی زیاتر هەڵبگرێ پێویستی بە لێک ورد بوونەوە و قسەکردنی زۆر زیاتر بێت بە کورتی ناساندنی دکتۆر کارمەند لە 2002 بۆ 2006 بەکالۆریۆسی لە بەشی ئینگلیزی زانکۆی سەلاحەدین وەرگرتووە لە 2006 بۆ 2009 بڕوانامەی ماستەریشی هەر لەوێ وەرگرتووە بۆ بڕوانامەی دکتۆرا لە 2018 لە دکتۆرای لە ئێجوکیشن بە تایبەتی لە تیسۆڵ لە زانکۆی ئێگزیتر لە ویلایەتە یەکگرتوەکانی یان شانشینی بەریتانیا وەرگرتووە زانکۆی ئێگزیتر دوای ئەوە لە 2019 بەشداری کردووە لە پولی ڕاهێنانی پێداگۆجی لە زانکۆی هامک لە فینلەندا هەر بەوەشەوە دوای ئەوە لە 2019 بوو بە بەڕێوەبەری پرۆگرامی پێداگۆجی لە وەزارەتی خوێندنی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان جگەلەوە وەکو مامۆستا و ستافی وانەوتنەوەیە لە زانکۆی سۆران ئەم وەکو ڕاگری فاکولتی ئاداب لەوێ کار دەکا ماوەیەکی باشە 5-6 ساڵە ئەگەڵە نەبوو هەمیش وەکو سەرۆک بەش پێش ئەو کاتە کاری کردووە لە زۆر شوێن هەم کاری وانەبێژی کردووە هەم کاری پێشکەشکردنی سیمینار و بەشداری کردووە لە هەم خوێندنی باڵا و هەم لە خوێندنی بەرایی چەندین توێژینەوەی تاک و هاوبەشیشی بڵاو کردوێتەوە لە گۆبارە نێودەوڵەتی و گۆبارە نیشتیمانی و ناوخۆیەکانیش دکتۆر کارمەند ئێمە دەیناسین هەم وەکو کەسایەتیش کەسێکی ڕحسوک و کەسێکی لەسەرخۆ و کەسێکی بەڕێزە بەڕاستی ئەمە وەکو هاوڕێ خۆشمان دەوێت وەکو کەسێکی ئەکادمیش کەسێکە پێمان وایە پێویستە نمونەی زۆر بێ پێویستە گوێی لێ بگیرێ و پێویستە ڕەنگە لە زۆر خاڵیشدا ڕاوێژی پێ بکرێ بۆیە پێمان خۆش بوو کە کاتی هەبوو کاتێککە داوامان لێ کرد وێبینارێک پێشکەش بکات لەم بابەتەوە بە خۆشحاڵیەوە هاتە پێشێ مە بە ناوی ئێوەی بەڕێز و بە ناوی ئەکادمیای مێگا مایند پلس مامۆستا سەنگەر و برادرانی تر زۆر زۆر سپاسی دەکەین کە کاتی بۆ ئێمە تەرخان کرد دکتۆر کارمەند ئێستا لای من 9 دقەیە زەوەختەکەت لۆ دەگرمەوە ئەگەر لە بیرت چوو 5 دقەما بەبیرت دەینەوە ئەگەر نابوو کاتەکە بگریەوە ئەوەش باشە جەنابەت کۆهۆستی دەتوانی سکرینەکە شێر بکەیت سلایدەکان و دەست پێ بکەین ناوی خوا لێبێ زۆر سپاس کاکتۆر ئیمداد بۆ پێشەچیە حتمما ئێمە دەمێکە بە یەکتری ئاشناین من ئەو کاتی کە قوتابی بەکاری ڕۆز بووم لە زانکۆی سەلاحەدین بەڕاستی یەکێک لە مامۆستا هەرە نمونەیەکان کە بە شانازیەوە دەیڵێم جەنابەت بووی کە
وانەی زۆری ژیانی لێ فێر بوو. ئەو کاتتان باش بەڕێزان، هیوادارم هەموو لایەکتان باش بن. زۆر خۆشحاڵم کە ئەم شەو لەم چاڵاکێ لەگەڵمان بەشدارن. سپاس بۆ مێگا ماین پلس، بۆ کاکتۆر هیمداد و هاوکارانی تر بۆ ڕێخستنی ئەم سیمینارە. بابەتی ئەو شۆمان قسەکردنە لەسەر پارادایم شفت، کەم پێم وابوو چەمکێکی یەکجار گرینگە لە چوارچێوەی پرۆسەی پەروەردەیەوە لەسەری بوەستین. حتمما کە باسی پارادایم شفتەکەین لێرە ئەبێ چەند پارادایمێکی جیاوازمان لە خەیاڵدا بێت، چونچی خۆی چەمچی پارادایم شفت مەبەست لێی گۆڕانکاریە، تەحەولە لە دنیا بینی لە چوارچەوەی پرۆسەی پەروەردەی، هەنگاونان بە ئاراستەی پارادایمی فێربوون. ئاوتلاینی سیمینارەکەی ئەو شۆمان قسەکردنە یان وەستانە سەر چەند چەمکێکی گرنگ. لە نێویشاندا لە سەرەتادا باس لە چەمچی پارادایم شفت دەکەین، دوایە دەڕۆینە سەر پارادایمەکانی فێرکردن، دوایە ڕەگ و ڕیشەی پارادایمی فێرکردن و پارادایمی فێربوون، دواتر جیاوازیەک لە نێوان هەردوو پارادایمەکە، دواتر دێنە سەرەوەی کە باس لە پارادایم شفت دەکەین حتمما ئەبێ گۆڕانکاریەکە لە چەند ئاستێکی جیاوازەوە ڕوو بدە کە ئێمە لە چوار خاڵ کۆمان کردوونەتەوە، کە ئاستی معریفە نۆڵج، ئاستی تیچینگ کردەی فێرکردن، لە ئاستی هەڵسەنگاندن و ئەسەسمنت، و لە ئاستی فێربوون کە لە چوارچێوەی فێربوونی ڕووکەش و فێربوونی قوڵ باسییانەکەین. حتمما کە باسی فێربوونی ڕووکەش و فێربوونی قوڵەکەین زۆر گرنگە بیبەستینەوە بە چەمکێکی گرنگتر کە بلومز تاکسۆنۆمیە، کە دەتوانین زۆر بەباشی کەڵکی لێوەربگرین لە بەتایبەت لە پەیوەندی لەگەڵ هەڵسەنگاندن. دواتر لە کۆتایی پرزنتیشنەکە پارادایمێکی تۆزێک جیاوازتر کە ڕوانگەیەکی ڕەخنەی لە خۆگرتووە دەخەینە ڕووکە وەکو ئێجوکیشن پارادایم ناسراوە لەلایەن گەربێستاوە سەپۆرت دەکرێت زۆرتر. دواتریش حتمما کاتمان دەبی لە ئەوەی گفتوگۆیەک بکەین لەسەر ئەو پرسیارانەی لەلای ئێوە گەڵاڵا بن. چەند ئاکامێکی فێربوون لێرە خراونەتە ڕوو سەبارەت بەو سیمینار و وێرکشۆپەی ئەو شۆڕ چەندە وێرکشۆپ نیە، زۆرتر خۆی لە سیمینارە بینتەوە، زۆرتر من قسەکەرم لێرە، کە مەبەسمانە تێگەیشتێکی قوڵ لەبارەی چەمچی پارادایم شفت لەلای ئێوەی بەڕێز دروست بێ لەگەڵ ئەو هەڵوو مەرجانەی کەوا پێویستن بۆی ئەو گۆڕانکاریە دروست بێت. دواتر تۆزێک لە وشیاری ڕەخنەی یان وشیاری ڕەخنەی لەبارەی ئەو گۆڕانکاریانەی کەوا پێویستن بۆ هاتنەکایی ئەو پارادایم شفتە. دواتریش پرسیار دروست بوون لە لای هەر یەک لە ئێمە لەبارەی ئەو کۆنتێکستەی کەوا تێیدا کار دەکەین، جا کلاسڕوومە، قوتابخانەیەکە، زانکۆیەک، یان هەر کۆنتێکستێکی تری پەروەردەیەکە، بتوانین ئەگەر بە هەنگاوی بچووکیش بی هەنگاو بەرەو گۆڕانکاری بنین. چەمچی پارادایم شفت بریتە لە حاڵەتێک کە the usual and accepted way of doing or thinking about something changes completely. واتە جۆرێ لە بیرکردنەوە هەیە کە ڕەگ و ڕیشەی داکوتاوە، جۆرێ لە مامەڵە و هەڵسو کەوت هەیە، جۆرێ لە ڕەفتار هەیە لە چوارچەوەی کۆنتێکستە پەروەردەیەکان، جۆرێ لە بیرکردنەوە هەیە کەمانە هەمووی بیرکردنەوەن کە بە ئاسانی نانە ژێر کاریگەری گۆڕانکاری، کە پارادایم شفت ڕوویدا جۆرێ لە بوومە لەرزە ڕووەدا هەموو ئەوانە قابلن بۆ گۆڕانکاری. لەبەرەوە لە پێناسەی دووەمی پارادایم شفت دەڵێن گۆڕانکاریەکی ڕادیکاڵانەیە
لەو چەمک و کردە و ممارەسانەی کەوا لە چوارچێوەی پسپۆڕیەکی دیاری کراویان لە فڵدێکی دیاری کراو ڕوودەدەن. لەبەرەوە پارادایم شفت بەڕاستی بەڕێزان پەیوەست نییە بە بوارێکی دیاری کراو. دەکرێت ئەو پارادایم شفتە لە کۆنتکست و بواری زۆر بە زۆر ڕووبدە لە نێویشیاندا سێکتەری پەروەردە ئەگزار سێکتەرێکی گرنگە کە زۆر تێیدا بابەتی پارادایم شفت وەکو زەڕ و ڕەت سەیرەکرێ لە ئێستادا. چووکی خۆمان نەزانین هەمووشمان ڕەنگە ئەو شایەدێ بدەین کە دۆخی پەروەردەی ئێمە پێویستی بەو پارادایم شفتەیە لە ئاستی جیاواز دواتر دەینە سەر وردەکاریەکان لە سلایدەکانی داهاتوو. دەمێکە ئەو چەمکە لەسەر چاوەکان بەدی دەکرێت لە پەیوەندی لەگەر ریسرچ، لە پەیوەندی لەگەر کردەی فێربوون، کردەی فێرکردن و پرۆسەی پەروەردەیی بەگشتی. خۆی بیرۆکەکە لە یەکێک لە ئارتیکلەکان وەرگیرە کە لە 1995 نووسرایە بە ناوی From Teaching to Learning a Paradigm Shift. لەوێ دوو نووسەری بەڕێز بارن تاگ دوو پارادایمی جیاواز لە پەیوەندی لەگەر کردەی فێرکردن Act of Teaching دەخەنەڕ کە ناویان ناوە یەکەمیان وەکو پارادایمێکی تەقلیدی نەریتی ناوە بدرێت کە ناویان ناوە Instruction Paradigm. تەرکیزی ئەو پارادایمە لەسەرتیە it focuses on delivery of content or content delivery. تەرکیزی ئەو پارادایمە زۆرتر لەسەر گواستنەوەی کۆنتنتە، لەسەر گواستنەوەی زانیاریە، لەسەر گواستنەوەی ئەو معریفەیە کە لەلایەن مامۆستاوە هەیە بۆ فێرخواز. حتمما ئەوە یەکێکە لەو پارادایمانەی کەەوە هەژمونێکی فراوانی بەسەر تێگەیشتن و دنیابینی ئێمە هەیە لە ناوەندە پەروەردەییەکان و لەسەر مامەڵە و کردەی ئێمە هەیە وەکو مامۆستا لە چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ پرۆسەی فێربوون، لەگەڵ خودی فێرخواز، لەگەڵ پرۆگرامی خوێندن، لەگەڵ ژینگەی فێربوون. لە بەرامبەر دواتر ورتر دێمە سەر ئەو پارادایمانەی فێرکردن. لە بەرامبەردا emerging model مۆدڵێکی جیاواز کە دەتوانین بڵێن لە پەنجاکانەوە تقریبن ئاماژەکانی دەرکەوتن دوای دەرکەوتنی هەندێک تیۆری نوێ کە تێگەیشتنی نوێیان بۆ کردە جیاوازەکانی فێربوون و فێرکردن و پەروەردە خستە ڕوو. ناویان لەو پارادایمەینە پارادایمی فێربوون کە تەواو پێچەوانە یان پێچەوانەی پارادایمی یەکەم. لێرە چیتر تەرکیز لەسەر گواستنەوەی کۆنتنت نییە، گواستنەوەی زانیاری نییە بە تەنها، هەرچەندە یان بوونی زانیاری، بوونی معریفە لەلایەن فێرخوازەوە گرنگە، بەڵام بە فۆرمێکی جیاواز کە خۆی لە پارادایمی دووەم دەبینێتەوە کە تەرکیزی لەسەر چییە؟ It focuses on producing learning. پارادایمی دووەم زۆرتر تەرکیزی لەسەر بەرهەمهێنانی فێربوون یان constructing knowledge، بەرهەمهێنانی معریفە، جیاواز لە گواستنەوەی معریفە. لێرە حتمما ڕۆڵەکان بە تایبەت ڕۆڵی مامۆستا و فێرخواز گۆڕانکاری گەورەی بەسەردادێت. چیتر مامۆستا ئەو ڕۆڵە نابینێ کە تەنها بریتی بێ لە گواستنەوەی زانیاری بۆ ئەوەی بەرامبەر کە فێرخواز، بەڵکو ڕۆڵەکان گۆڕانکاریان بەسەردادێ. لێرە زۆر ناچمە ناو وردەکاری لەبەرەوەی لە سلایدەکانی داهاتوو وردەکاری زیاتر خراونەتەوە.
گرنگ بوو کە لە ڕەگ و ڕیشەی هەردوو پارادایمەکە تێبگەین بۆی بزانین لەکوێوە سەرچاویان گرتی ئەو دوو فۆرمە لە پارادایم ئەگەر باس لە پارادایمی یەکەم بکەین ئینسترکشن پارادایم حتمما یەکێک لە سەرچاوەکانی ئەو پارادایمە لە شۆڕشی پیشەسازیەوە سەرچاوە دەگرێت بۆ شۆڕشی پیشەسازی پەیوەندی نێوان شۆڕشی پیشەسازی لەگەڵ ئینسترکشن پارادایم چییە؟ ئەو پارادایمە کە تاکو ئێستاش لە ناوەندەکانی فێربوون وەکو پارادایمی باوزاڵ دێتە بەرچاو. Industrial Revolution profoundly influenced educational design. حتما شۆڕشی پیشەسازی بە شێوەیەکی فراوان کاریگەری کردە سەر پرۆسەی پەروەردە. قوتابخانەکان بە زۆرێک ڕێکخران کە لە فاکتریەکان بچن لە معمەلەکان بچن لە کارگەکان بچن with standardized curricula, fixed schedules and hierarchical management کە ئەو منهەج و پرۆگرامانەی کەوە لە ناوەندەکانی فێربوون بە تایبەت لە قوتابخانەکان بەردەستکران جۆرێ لە ستاندەریان بەخۆبینی حتمما فیکس سکێجوڵز وەکو ئەوی لە کارگەکان هەیە خشتەی سابت کە مەفروزە مامۆستا لە سعات ئەوەندە بڕواتە قوتابخانە لە سعات ئەوەندە بڕواتە پۆل ئەوەندە لە پۆل کات بەسەر ببە دواتر چەند خولەکێک وەکو برێک دەدرێتە فێرخوازان هەمان فۆرمەکە لە کارگەکان پێڕەوە کرێکە لە مامەڵەی نێوان management لەگەڵ workers and the staff there and hierarchical management حتما سیستەمێکی hierarchy پلەبەندی پەیڕەوە کرێ لە ناوەندەکانی خوێندن وەکو ئەوی لە کارگەکان هەبوو. ڕۆڵی مامۆستا چۆنە بیندرێ لە چوارچێوەی instruction paradigm. Teachers were seen as managers or foremen وەکو بەڕێوەبەر وەکو سەرپەرشتیاری پرۆسەی فێربوون سەیرەکرێن and students as products or workers لە هەمان کاتیشدا قوتابیان وەکو بەردەست و بەرهەم و کارکەر لەو کارگانە سەیرەکرێن. So the primary goal of education ئامانجی سەرەکی پەروەردە لێرە چ بوو was to produce disciplined skilled work for the industrial economy بەرهەمهێنانی تاکێک بوو کە دیسپلینی هەبی تۆزێک زەبط و ڕەبتی هەبی پابندبی بەو ڕێنمایی و یاسا و ڕێسایانەی کەەوە بەردەست خراون و لە هەمان کاتدا وەکو کرێکارێک کە کارامەیی تێدا هەیە بۆی بتوانێت خزمەت بە سەکتەری پیشەسازی ئابووری بکە لە وڵات. حتمما دەکرێ بڵێن ئەم دیوەش لە پرۆسەی پەروەردەیی گرنگی خۆی هەیە ناکرێ فەرامۆش بکرێ بەڵام کێشەکە لەکوێوە دروستەبی لەو کاتێک کە کۆی پرۆسەی پەروەردەیی دەخرێتە خزمەتی بازاڕی کار چونچی بیرمان نەچێ پەروەردە ئامانجی گەورەی هەیە یان دەتوانین بڵێن پەروەردە بۆ ئامانجی گەورە دروست بوو. ئەگەر باس لە ڕەگ و ڕیشە تیۆریەکانی ئینسترکشن پارادایم بکەین حتمما دوو تیۆر زۆر گرنگن لێرە باسییان بکەین کە تیۆری بیهەیڤیەریزمن لەگەڵ تیۆری پۆزیتیڤیزم. ڕەفتارگەراکان behaviorists کاریگەری زۆریان هەبوو لەوەی کە instruction paradigm وەکو تیۆری باوزاڵ لە ناوەندەکانی فێربوون کاری پێ بکرێت لە هەمان کاتیشدا تیۆری پۆزیتیڤیزم کە ئێستا دێمە سەری مەبەستم لێی چیە. حتمما behavioristەکان فۆکەسیان زۆرتر لەسەر observable and measurable learning outcome زۆرتر کردەی فێربوون وەکو چ دەبینن
change in learners behavior زۆرتر فێربوون لەوە کورتەکەنەوە کە چ گۆڕانکاریەک لە هەڵسوکەوت و مامەڵەی فێرخواز دەبیندرێ that's observable and measurable لە هەمان کاتیشدا کە بتوانین پێوانەی بکەین لە چوارچەوەی behaviorism حتمما و لە پەیوەندی لەگەر پرۆسەی فێربوون چەند چەمکێکەنە کە زۆر گرنگن بابەتی repetition دووبارە بوونەوە ئەوان پێیان وایە فێربوون دەکرێت لە ڕێگەی دووبارەکردنەوە ڕوو بدات ئەوەش زۆرتر خۆی لە بابەتی memorization لەبەرکردن recalling reproducing هەموو ئەو چەمکانە دەکرێت بەکاربێنن reinforcement حتمما ئەوەش یەکی لەو چەمکانێک کە زۆر بەمان ڕەنگە ئاشنایەتیمان لەگەڵ هەبی لە ڕێگەی positive and negative reinforcement چۆن بتوانین ڕەفتاری فێرخوازانمان بگۆڕین ئەن بابەتی stimulus response stimulus ئەوەی کە وەکو پاڵنەر بەکاردێل بۆ ئەوەی کاردانەوە لە فێرخوازانمان ببینێ حتمما ئەوانە تاقیکردنەوەی زۆریان ئەنجامدا واتسن و ثۆرندایک و سکینەر هەموو ئەوانە they are the pioneers of behaviorism ئەو ناوانە ناوی دیارن لە چوارچێوەی تیۆری behaviorism چەندین تاقیکردنەوەیان بە تایبەت لەسەر ئاژەڵان ئەنجامدا بەڵام دواتر هاتن بەشێک لەو تاقیکردنەوانیان تعمیم کرد بەسەر کردەی فێربوون لە مرۆڤدا ئەوان پێیان وابوو کە کردەی فێربوون دەکرێت لە ڕێگەی کۆنتڕۆڵکردنی ژینگەی فێربوونەوە ڕوو بدات so teacher control over learning through structured instruction تیۆری دووەم کە زۆر گرینگە دواتریش دێمە سەری لە سلایدەکانی تر تیۆری پۆزیتیڤیزمە پۆزیتیڤیستەکان و تێگەیشتنیان لەبارەی معریفەوە یەکێک لەو تیۆرانەیە کە هەژمونی زۆری هەیە بەسەر instruction paradigm. As a philosophy reinforces the idea that knowledge is objective, fixed, and can be transmitted directly from teacher to student. تێگەیشتنی پۆزیتیڤیستەکان بۆ معریفە بەڕێزان تێگەیشتنێکە کە وەکو کەرستە و کاڵا سەیری معریفاکەن وەکو شتێکی جێگیر فکست سابت سەیرەکەن کە دەکرێ ئەگەر کەسێک هەیبوو وەکو کەرستە و کاڵایەک من معریفەکەم لەلایە وەکو مامۆستا دەتوانم ئاسان بیگەێنم بیدەم بە ئەوەی بەرامبەر کە فێرخواز ئەوان پێیان وایە learning is a product of instruction کردەی فێربوون لە نەتیجەی چ دێتەکایەوە لە نەتیجەی کردەی فێرکردن not an internal process of discovery بەڵکو پرۆسەیەکی ناوەچی نییە کە فێرخواز خۆی تێیدا ڕۆڵی گرنگ و کاریگەر بجێڕ ئەوە ڕەگ و ڕیشەکانی پارادایمی یەکەم بوو instruction paradigm کە بەسمانەوە بە دوو تیۆری سەرەکی behaviorism and positivism ئەگەر بینە سەر ڕەگ و ڕیشەی پارادایمی دووەم کە learning پارادایمە حتمما لێرە ڕەگ و ڕیشەکان دەتوانین بڵێن قوڵتر و فراوانترن لەبەرەوەی تیۆری زۆر هەن کە پاڵپشتی لەو مۆدڵاکەن لەو مۆدڵی تیچینگەکەن لە پێش هەمووشیانەوە بێگومان تیۆری کۆگنیتیڤیزم دواتر constructivism and humanism هەموو ئەوانە زۆر بەیەکەوە گرێدراون چونکی سەرچاوەکانیشان زۆر لە یەک نزیکن حتا خودی تیۆریستەکانی شتێگەیشتنیان بۆ ئەو بابەتانە زۆر لە یەکەوە نزیکە سەبارەت بە کۆگنیتیڤیزم لە تیۆری behaviorism هەموو تەرکیزەکە هەموو گرنگجەکە بۆ چ دەڕۆیشت بۆ behavior بۆ ڕەفتاری فێرخواز گۆڕینی ڕەفتاری فێرخواز وەکو پێشتر ئاماژەم پێدا بەڵام لێرە لە چوارچێوەی تیۆری کۆگنیتیڤیزم نەخێر mental processes ئەو پرۆسانەی کە لە ڕێگەی مێشکەوە لە ڕێگەی عەقلی مرۆڤەوە ڕوودەدەن ئەوان گرنگیان زۆرترە بۆ پرۆسەی فێربوون لە نێویشاندا تێگەیشتن بە تایبەت تێگەیشتنی قوڵ problem solving چارەسەرکردنی کێشە
و creativity توانای داهێنان لە فێرخواز دەکرێت هی تریش ڕێزکەین ینی وەکو بابەتی critical thinking بیرکردنەوەی ڕخنەوە تا دوای هەردوو لەو تیۆرانە هەم کۆگنەتیڤزم هەمیش کۆنستراکتیڤزم لەلایەن جیان پیاجێتەوە پەریان پێدرا تیۆری کۆنستراکتیڤزم بنیادگەرایی حتمما کۆگنەتیڤزم وەکو تیۆری معریفی ئەناسێندرێ ئەگەر تەرجەمەی کوردی بکەین هەرچەندە معریفەکەش وابزم لە عەرەبیەوە وەرگیرە کۆنستراکتیڤزم وەکو تیۆری بنیادگەرایی بەکاردێ لە کوردی which views learning as an active process of constructing knowledge through experience and reflection. کە چۆن سەیری پرۆسەی فێربوونەکە وەکو پرۆسەیەکی چالاک کە فێرخواز خۆی تێدا ڕۆڵی چالاک دەجێڕێ لە بەرهەمهێنان و بنیاتنانی معریفە construction يعني building on prior learning prior experience واتە بنیاتنانی فێربوون وەکۆی باڵەخانەیەک بینا بکەین سەرەتا بناغەی بۆ دانین ئەوزە پێ بە پێ باڵەخانەکە بیناکرێ پرۆسەی فێربوون وا سەیرەکەن کۆنستراکتیڤیستەکان بنیادگەراکان پێیان وایە هەموو فێرخوازێک شتێکی هەیە وەکو فێربوونی پێشینە ئەزمموی پێشینە دەکرێت لەسەر ئەو ئەزممونە پێشینەیە شتی نوێ بینا بکە شتی نوێ داوێنێ شتی نوێ فێر ببێ کەواتێ لێرە ئەزممون زۆر ڕۆڵە بینێ ئەزمموی پێشوەختە. And humanism, of course, emphasizes that education should nurture learner intellectually, emotionally, socially, and morally. هیومانیزمەکان یان هومانیستەکان زۆر فراوانتر سەیری پرۆسەی پەروەردەیەکەن وەکو ئەوەی کە بتانی بە دیوە فراوانەکەیەوە گۆڕانکاری یان پێشکەوتن لە مرۆڤەکان بێنێتەکایەوە لە ڕوانگەی intellectually لە ڕوانگەی معریفیەوە لە ڕوانگەی بیرکردنەوە و هزرەوە لە ڕوانگەی عەتفە و emotionally socially لە ڕوانگەی کۆمەڵایەتی و لە ڕوانگەی ئەخلاقی کە بۆ هیومانیستەکان زۆر زۆر گرنگە. بۆیە لێرە فێربوون کردەی فێربوون حتمما پێویستی بە چالاکی مشک هەیە مشک مەفروزە تێیدا چالاک بی and that knowledge is personally and socially constructed not passively received. معریفەت چیتر وەکو کەرستە و کاڵایەک وەرناگیرێ نەخێر بەڵکو فێرخوازان خۆیان ڕۆڵی کارای تێدا دەجێڕ کەواتە بەگشتی وەکو پرۆسەیەکی چالاک سێرەکرێت. ڕەگ و ڕیشەکانی تری learning paradigm دەتوانین ببەستینەوە بە تیۆری کللتوری کۆمەڵایەتی لە ڤیگۆتسکی و بیبەستینەوە بە critical theory مارکس لە هەمان کاتیشدا critical pedagogy پێداگۆجی ڕەخنەی پاولۆ فێرەر و هێنری ژیرۆ کاوانش چەند ناوێکی دیارن و ڕۆڵی زۆر بەرچاویان هەبووە لە پەرسەندنی ئەو تیۆرە. حتمما تیۆری کۆمەڵایەت زۆرتر پێداگیری دەکات لەسەر گرنگی لایەنی کۆمەڵاتی کارلێک و ئاوێتەبوونی کۆمەڵاتی لە پرۆسەی فێربوون ئەوان پێیان وایە فێرخوازان لە ڕێگەی تێکەڵبوون و ئاوێتەبوون و کارلێک لەگەڵ دەوروبەریان دەتوانن فێر ببن بۆیە پێیان وایە ئەو ژینگێ زۆر گرنگە لە ناوپۆلەکان دروست بکرێت کە فێرخوازان بتوانن ببەردەوام بەیەکەوە کار بکەن بەیەکەوە تێکەڵ ببن بۆ ئەوەی ئەو سۆشەل ئینتراکشنە ڕوو بدات. کریتیکەل پێداگۆجی کە چەمکێکی یەکجار گرینگە دەتوانین برین ڤێرژنێکی کریتیکاڵی لەرنینگ پارادایم دەخاتە ڕوو کە زۆرتر گرنگی بە چادا empowering learners هێزدان بە فێرخواز یارمەتیدانی فێرخواز لەوەی هەز بەبوونی خۆی بکە
هەز بکە کە دەنگ و ڕەنجی هەیە لە ناو پۆل، هەز بکە کە توانای هەیە بۆی بەشداربی لە گۆڕانکاریەکان هەم لە ناوەندەکانی خوێندن هەمیش لە واقعی ژیانی کۆمەڵایەتی و سیاسی بەگشتی کەمە حتمما دیوێکی یەکجار گرنگی پرۆسی پەروەردەیە چونکی وەکو پاولۆ فێرێر باز دەکە کە education is a political act خودی پەروەردە لێرە وەکو کردێکی سیاسی کۆمەڵایەتی سەیرەکرێت بە ئامانجی هێنانەکای گۆڕانکاری لە ژیانی سیاسی و کۆمەڵایەتی بۆ هاوڵاتیان حتمما ژیانێکی باشتر لە ڕێگەی چاڵنجکردنی ستەیتس کۆ ئەو دۆخەباوەیەکەوە لە کۆمەلگە هەیە کە ئەوان پێیان وایە کەمتر خزمەت بە بەرژەوەندی گشتی دەکە زۆرتر خزمەت بە بەرژەوەندی چەند گروپ و تاقم و دەستەیەک دەکەن. So learning is co-constructed through dialogue, cultural and social participation. حتما لە چوارچێوەی ئەو دوو تیۆرە بابەتی دایالۆگ زۆر گرنگە و بابەتی social participation زۆر گرنگە بەشداری کۆمەڵایەتی لەبەرەوەی ئەوان پێیان وایە هەموو فێرخوازێک سەرباری ئەو بەرپرسیارەتیانەی کەوا لەسەریتی وەکو فێرخواز لە هەمان کاتدا کۆمەڵێک بەرپرسیارەتی کۆمەڵاتی و سیاسیش لە ئەستۆی هەموو تاکێکدایە جا چ فێرخواز بی چ فێرخواز نەبی لە کۆمەڵگە جیاوازی لە نێوان ئەو دوو پارادایمە بەڕێزان ئەگەر کورتی کەمەوە جیاوازیەکان لە 5 تەوەر خراونەتە ڕوو لەلایەن بارن تاگ لە 1995 لە میشن لە ئەرک و پەیامی ئەو پارادایمانە کە یەکەمیان وەکو پێشتر ئاماژەم پێدا provide instruction زۆرتر تەرکیزی لەسەر کردەی فێرکردنە the activity of teaching چاڵاکی فێرکردن کە لەلایەن مامۆستاوە کۆنتڕۆڵ کراوە بەڵام لە بەرامبەردا لە learning paradigm the focus تەرکیزەکە لەسەر چیە producing learning بەرهەمهێنانی فێربوون ڕەنگە پرسیار بکرێ لە پارادایمی یەکەمیش دیسان هەر ئامانج بەرهەمهێنانی فێربوون نییە بەڵێ دەتوانین بڵێن وایە بەڵام مەرج نییە لە کاتێکدا کە زۆرتر تەرکیز لەسەر کردەی فێرکردنەویش زۆرتر خۆی لە گواستنەوەی کۆنتنت دەبینتەوە لەلایەن مامۆستاوە بۆ فێرخواز پرۆسەیەکی فێربوونی قوڵ لەلایەن فێرخوازەوە ڕووبدە تووشی دوازارە بێ جیاوازی بکەن لە نێوان surface learning and deep learning ئێمە بەبەسمانە کە فێربوونی قوڵ لە فێرخوازدا ڕووبدە کە پێمان وایە instruction paradigm ناتوانی هاوکارمان بی بە باشی بۆ ئەوەی ئەو فێربوونی قوڵە لە فێرخوازدا ڕووبدە بەڵێ تەرکیز لەسەر teaching processە بەڵام لە بەرامبەردا لە learning paradigm learning outcome-ەکان ئاکامەکانی فێربوون زۆرتر گرنگیان پێدەدرێت لەبەرەوە هەندێک جا ئەو مۆدڵە ئەو پارادایمە وەکو چ دەناسێنین وەکو outcome based learning and outcome based teaching جۆرێ لە پرۆسەی فێربوون و فێرکردن کە لەسەر بنەمای ئاکامەکانی فێربوون بەڕێوە دەچێت ڕۆڵی مامۆستا لێرە زۆرتر ڕۆڵێکی تەقلیدیە زۆرتر خۆی لە چ دەبینیتەوە لە شێوازی وانەوتنەوەکە لە لێکچرینگ زۆرتر خەریکی تەلقیندان و قسەکردنە لە ناوپۆل زۆرترین قسە لە ناوپۆل مامۆستا دەیکە واتە کەمترین ڕۆڵ دەدرێت بە فێرخواز بەڵام لە بەرامبەردا ڕۆڵی مامۆستا لە learning paradigm the designer of learning experience of learning environment sometimes we call the teacher the guide the facilitator the counselor ڕۆڵی زۆر جیاواز دەخرێنە پاڵ مامۆستا لە learning paradigm کە تەواو جیاوازن لەوانەی پێشخۆیان کە زۆرتر مامۆستا وەکو ڕێنمونیکار یارمەتی دەر پاڵپشتی فێرخواز وێنا دەکرێت کە ڕۆڵی گرنگی هەیە لە دروستکردنی ژینگەیەکی فێربوونی safe and secure environment ژینگەیە کە فێرخواز
تێیدا هەست بە ئاسوودەیی و ئارامی بکە بۆ ئەوەی چاڵاکانە بەشدار بێ قسەی هەبێ دەنجی هەبێ to have voice and choice. ڕۆڵی فێرخواز ڕۆڵێکی پاسیڤ و ناکارایە حتمما زۆرتر خۆی لە وەرگر دەبینتەوە لە وەرگری ئەو کۆنتنت و زانیارەی کەەوە مامۆستا دەیان بەخشیتەوە وەکو سپۆنج هەزمیان بکە وەکو ئەسفەنج هەزمیان بکە دواتریش to reproduce them دواتریش بیانداتەوە لە کاتێکدا کە مامۆستا لە چوارچەوەی پرۆسی هەڵسەنگاندن داوایان لێ دەکەن بەڵام لە بەرامبەردا ڕۆڵی فێرخواز لە لێرنینگ پارادایم ڕۆڵێکی زۆر کارایە وەکو عنسوڕێکی کاریگەر دێتە بەرچاو کە بەرپرسیاری بەشێک لە بەرپرسیارەتی فێربوون هەڵدەگرێ حتمما we have some sort of power sharing responsibility sharing here زۆرێک لە دابەشبوون لە بەرپرسیارەتەکان لە ڕۆڵەکان لێرە بەدی دەکرێت لە نێوان مامۆستا و فێرخواز they become equal partners واتە دەبنە هاوشانی یەکتر زۆرێ لە horizontal relationship دروستەبی instead of vertical relationship زۆرێک لە پەیوەندی ئاسۆیی لە نێوان مامۆستا و فێرخواز دروستە بێ لە جیاتیەوەی پەیوەندی ستونی مامۆستا لە سەروی ئەو پەیوەندیە بێ ئەو پلەبەندیە بێ کە دروستە بێ measure of success سەرکەوتن چۆن پێوانە دەکرێت لە هەردوو پارادایمەکە لە یەکەمیان لە پارادایمی یەکەم لە instruction paradigm زۆرتر بۆ نمونە چەند ژمارەی قوتابیت هەیە چەند ژمارەی مامۆستات هەیە چەند فەسیلیتیت بەردەستە چەند ریسۆرس و سەرچاوت بەردەستە ئەوانە وەکو پێوەری سەرکەوتن زۆرتر دادەندرێن بەڵام لە بەرامبەردا لێرنینگ ئاوتکەمەکان ئاکامەکانی فێربوون دەکرێنە بنەمای پێوانەکردنی سەرکەوتن لە لێرنینگ پارادایم تا چەند فێرخوازان توانیویانە ئەو ئاکامانەی فێربوون کە لە چوارچێوەی پرۆسەی پەروەردەیی دانراون فێرخوازان دەتوانن پێیان بگەن و بەستیان بکەنەوە دوزار حکم دەدا کە تا چەند پرۆسەکە بەسەرکەوتووی بەڕێوەچوو ئەو سلایدە گوتیتمان multi dimensional paradigm shift مەبەسمانەوێ بڵێن بۆی پارادایم شفت ڕووبدە گۆڕانکاریەکان پێویستە لە چەند ئاستێک بێنەکایەوە So in the context of education, paradigm shift includes changes in our understandings and perspectives of four major things at least. ڕەنگە هیتریش هەبن بەڵام چوار لایەنی زۆر گرنگ لێرە پێویستە گۆڕانکاریان تێدا ڕووبدا یانی شەوە تا دروستتر بیڵێن پێویستە تێگەیشتنی ئێمە و تێڕوانینی ئێمە ئەو چوار چەمکە گۆڕانکاریان بەسەردابێ بۆی ئەو پارادایم شفتە ڕووبدە ئاستی یەکەمیان تێگەیشتنی ئێمە بۆ معریفە بۆ زانین دواتر دێمە سەرەوەی کە تێگەیشتنە جیاوازەکان چین بۆ معریفە و بۆ زانین تێگەیشتنی ئێمە بۆ کردەی فێرکردن the act of teaching و تێگەیشتنی ئێمە بۆ پرۆسەی هەڵسەنگاندن assessment و تێگەیشتنی ئێمە بۆ کردەی فێربوون بێگومان ئەگەر تێگەیشتنەکان بۆ ئەو چوار چەمکە لە چوارچەوەی پرۆسەی پەروەردەی ڕوویاندا هاتنەکایەوەی پارادایم شفت بەسانتر دروستە بی یەکەمیان perspectives of knowledge تێگەیشتنمان بۆ معریفە دوو تێگەیشتنی سەرەکی باو هەن بۆ معریفە بەڕێزە epistemological beliefs یەکەمیان ناونراوە objectivist positivistic perspective تێگەیشتنی یەکەمیان کە تێگەیشتنێکی پۆزیتیڤیستانەیە لە پۆزیتیڤیزمەوە سەرچاوەی گرتیە کە پێران پێدا معریفە وەکو کەرستە و کاڵا سەیرەکرێ کە دەکرێت لە مامۆستاوە بۆ فێرخواز بگوازرێتەوە تێگەیشتنی دووەمیان بۆ معریفە
تێگەیشتنێکی سەبجەکتیڤستانەیە کە لە دوو تیۆری بێکەوە گرێدراو دەتوانین بڵێن سەرچاوە دەگری کە ئینتەرپرتیڤیزمە لەگەڵ کۆنستڕاکتیڤیزم. ئەوان چیتر وەکو کەرستە و کاڵا سەیری معریفە ناکەن، بەڵکو تێگەیشتنێکی تەواو پێچەوانیان هەیە بۆ معریفە کە وەکو شتێک سەیرێکرن کە دەکرێت بینا بکرێت، کە دەکرێت بەرهەم بهێندرێت، دروست بکرێت. لێرە وردەکاری زیاتر لەبارەی هەردوو تێگەیشتنەکان بۆ معریفە خراونەتە ڕوو that knowledge is viewed as fixed and as an object and commodity that can be transmitted from the teacher to learners. ئەوەی تریان it is subjective, complex and context dependent that can be constructed by the learner. تەواو پێچەوانەی ئەوەی پێشخۆیەتی کە تێگەیشتنێکی جیاواز بۆ معریفە دەخاتە. دکتۆر جان ببوورە قەتعەت دەکەم لە بۆ دوو شەدیەک کاتەکەمان زۆر نمایە دوو بەڕاستی وابەرە ئینگلیزیەکان زیاد دەبی لە کوردەکەی ئەگەر دەستەواژە وستەکان زیاتر هەر بە کوردیش دووبارە بکرێتەوە زۆر باشە ئاسان لە سلایدی پێشوو لەبیرت چوو کوردەکەی بڵێ ینی بەڵامانی تریش بەڕێزان هەندێک جار وەرجێڕانی چەمکەکان هەندە ئاسان نییە بەڵکو تێگەیشتنێکی دەبێت لە دواوێ ئێستا باسی ئەوەمان کرد باشترین ڕەنگە وشە بۆ دەستەواژە بۆ پارەدایم ڕەنگە ڕوانین بێ یان تێگەیشتن یان ڕوانین یان سیرکردن بەو شێوەیە کاتە گۆڕانکاری لە تێگەیشتنەکانمان گۆڕانکاری لە ڕوانینەکانمان بۆ چەند چەمکێک یان بۆ چەند لایەنێک لە کەرتی پەروەردە تەوەکو گوتی زانین معریفە کردەی فێرکردن کردەی فێربوون و کردەی هەڵسەنگاندنە. بورە دکتۆر بەس ئەو تێبینی هەبوو زۆر چەند کاتم مایە ئەگەر ئەزیێت نەبی وەڵامە 9 دقە دەستمان پێکرد ئێستاوە 38 دقەیە ئەگەر 6 دقە چکەبی زۆر باش وڵی ڕەنگە کاتی زیاترم پێویست با 10 دقە هەبی بەڵام هەوڵ پرسیار و شتەکانیش وەربگرین. زۆر باش زۆر باش. ئاستی دووەم بەڕێزان وەکو لە سلایدەکەی پێش و ئاژەم پێویستە بە کردەی فێرکردن حتمما ئەوەی پێشتر لەو دوو پارادایمێکەوە خرانە ڕوو پارادایمی یەکەم کە پارادایمی پەیوەستە بە کردەی فێرکردن ئەوەی دووەمیان بە کردەی فێربوون لێرە تقریبا فۆرمێکی یان چەمکەکان دەتوانم بڵێم هاوشێوەن لێرە سێ مۆدڵی تیچینگ سێ فۆرمی جیاوازی تیچینگ خراونەتە ڕوو کە حتمما یەکێک لە فۆرمە هەرە باوەکانی تیچینگ کە لە ناوەندەکانی خوێندن زۆر بە بەرفراوانی بەکاردێ لە پۆلەکان transmissive model of teaching ئەوەی تیچینگ یان کردەی فێرکردن لە چ کوردەبتەوە لە گواستنەوەی زانیاری لە مامۆستاوە بۆ فێرخواز حتمما دیارەوە ناچارم چەند جارێک ئەو ڕستەیە دووبارە بکەمەوە لەبەرەوەی مامەڵەی ئێمە لەگەڵ ئەو چەمکانێ. دواتر مۆدڵی دووەمیان فۆرمی دووەم لێرە کە خراوەتە ڕوو مۆدڵی دووەمی تیچینگ facilitative constructive مۆدڵە کە لە تیۆری بنیادگرایی حتمما سەرچاوی گرتیە لە سلایدەکەی دواتر وردەکاری تێدایە لەبەر هەندێک لێرە بەس بەگشتی هەندێک ئاماژەی پێدەدەم. مۆدڵی سێمیشیان کە سەرچاوەکەی critical pedagogy کە transformative critical model مۆدڵێکە کە زۆرتر گرنگی بە لایەنی ڕەخنەی و هێنانەکایی گۆڕانکاری هەم لە ئاستی تاکو هەم لە ئاستی کۆمەڵگە. لێرە هەر سێ مۆدڵەکە خورد کراونەتەوە وەکو دەڵێن. So teaching as an act of knowledge or content transmission from the teacher to the learner ئەوە هەر گواستنەوەکەیە کە پێشتر ئاماژەم پێدا کۆنسیکوێنسەکان لێکەوتەکانی ئەو مۆدڵە لەسەر مامۆستا چییە لەسەر فێرخواز چیە و لەسەر
خودی پرۆسەی فێربوون چیە لێرە تیچەر مامۆستا وەکو ئۆتۆریتی وەکو سەرچاوی دەسەڵات وەکو کەسێک کە تەواوی دەسەڵاتەکەی لەدەستە تەواوی کۆنتترۆلەکەی لەدەستە و کەسێکە کە بەرپرسیارەتی گواستنەوەی کۆنتنتەکەی لەسەرشانە لە بەرامبەردا فێرخواز وەکو کەسێکی پاسیڤ ناکارە و وەرگری کۆنتنتەکە سەیرەکرێ و لەرنینگ کردەی فێربوون چۆن سەیرەکرێ وەکو پرۆسێکی ڕووکەش فێربوونێکی ڕووکەش دەکرێت بڵێن لە چوارچەوەی ئەو مۆدڵی تیچنگ بەرهەم دێت مۆدڵی دووەمیان کە نامراوە فەسیلیتەتیڤ کۆنستراکتیڤ ئەوە حتمما فەسیلیتەیتیڤەکە لەو ڕۆڵەی مامۆستا خۆی دەبینتەوە کە وەکو کەسێکی ئاسانکار ڕۆڵ دەبینێ لە چوارچێوەی کردەی فێرکردن واتە کردەی فێرکردن خۆی لەوە دەبینتەوە کە زەمینە ساز بکە بۆ ئەوەی پرۆسەی فێربوون بە شێوەیەکی قوڵ و کاریگەر لە فێرخوازدا ڕوو بدات حتمما لێکەوتەکان تەواو پێچەوانەی ئەوەی پێشخۆیەتی کە مامۆستا زۆرتر وەکو گاید وەکو ڕێبەر وەکو کەسێک کە بەردەوام ڕێگەی ڕاست پیشانی فێرخواز دەدا بەڵام ئەوەی گەشتەکە ئەنجامەدە ئەوە فێرخواز خۆیەتی دەتوانین وا وێنای بکەین کە مامۆستا ڕۆڵی باخەوانێک دەبینێ کە خزمەتی دارێک دەکە بەڵام ئەوەی گەشە دەکە ئەوە دارەکە خۆیەتی ئەوە فێرخوازەکە خۆیەتی So learner as active and responsible agent فێرخواز لێرە وەکو کەسێکی چالاک وەکو کەسێکی بەرپرسیار سەیرەکرێت کە بەرپرسیارەتی بەشێک لە پرۆسەی فێربوون هەڵەگرینەک تەواوی بەرپرسیارەتەکان و کردەی فێربوونیش جیاواز لەوەی پێشەخۆی کردەیەکی هەروە ڕووکەش و سادە نیە بەڵکو کردەیەکی چالاک و قوڵە یانی پرۆسەکە بە شێوێکی قوڵ لەلایەن فێرخوازەوە بەڕێوەچی مۆدڵی سێم حتمما خاڵی هاوبەشی زۆرە لەگەڵ ئەوەی پێشخۆی دووەمیان بەڵام دەتوانین برین ئاستێکی باڵاترە مۆدێڵێکی باڵاترە لەو مۆدڵانەی تیچنگ کە لە ناو کلاس ڕوومەکان لە پۆلەکان دەکرێت بەرجەستە ببن that teaching as an act of bringing about positive change at both personal level and societal levels وەکو گوتم مەبەستی هێنانەکای گۆڕانکاریە گۆڕانکاری ئەرێنی هەم لە ئاستی تاک هەم لە ئاستی کۆمەڵگە حتمما ئەگەر توانیمان لە بەرامبەر ئەوەی کە لە مۆدێڵی دووەم هەوڵەدەین فێرخوازێکی چالاک و بەرپرسیار دروستکەین لە مۆدێڵی سێم هەوڵەدەین هەم فێرخوازێکی چالاک و بەرپرسیار هەمیش هاوڵاتیەکی چالاک و بەرپرسیار دروست ببێ بۆی بەشداری کارایی هەبێ لە هێنانەکای گۆڕانکاری ئەرێنی لە کۆمەڵگە So لێکەوتەکان لێرە teacher as radical educator and emancipator وەکو کەسێکی ڕزگارکەر مامۆستا ڕۆڵێکی ڕادیکاڵانە دەجێڕێ وەکو پەروەردەکار ڕۆڵ دەجێڕێ و فێرخواز لێرنە as critical responsible and active citizens فێرخوازیش وەکو هاوڵاتی چالاک و هاوڵاتیەک کە بیرکردنەوەی ڕەخنەی و بیرکردنەوەی بەرپرسیارانەی تێدا دەبیندرێ و کردەی فێربوون خودی پرۆسەی فێربوون وەکو پرۆسێکی ڕەخنەی کە گۆڕانکاری تێدا وەکو ئەولەویەت سەیرەکرێت کە دەینە سەر ئاستی سێمیان کە ئەسسمنتە هەڵسەنگاندنە حتمما دووبارە ڕەنگە زۆر بەمان هاوڕابین کە لە شێوازی هەڵسەنگاندن کێشەی گەورەمان هەن لەبەرەوەی ئەو چەند ئاستەی کە خرانە ڕوبەڕێزان ئاستی معریفە ئاستی فێرکردن ئاستی هەڵسەنگاندن و ئاستی فێربوون ئەوانە هەمویان بەیەکەوە گرێدراوە یعنی مامۆستایەک ئەگە تێگەیشتنێکی پۆزتیڤە
پۆزتیڤستانەی بۆ معریفە هەبوو وەکو معریفە و کەرستە و کاڵا سەیری معریفەی کرد ئەوە بە ئەگەری زۆر لە مۆدڵەکانی تیچینگ پەنادەباتە بەر transmissive model of teaching ئەوەی کە پرۆسەی فێرکردن لەوەدا دەبینی کە گواستنەوەی کۆنتنت و زانیاریە بۆ فێرخواز کە هاتە سەر هەڵسەنگاندنیش بە هەمان شێوە شێوازێک لە هەڵسەنگاندن پەیڕەوەکە کە زۆرتر مەبەست لێی هەڵسەنگاندنی توانای دەرخیات و بیرکەوتنەوەی لە فێرخواز کە ئەمە خۆی کێشەدارە it's problematic ئەوەم وابزانم قسە لەسەر کرد بۆیە ڕوونکردنەوەی زیاتری لەسەر بە هەمان شێوەی مۆدڵەکانی تیچینگ سێ مۆدڵی سەرەکی هەڵسەنگاندنیش لە سەرچاوەکان بەدی دەکرێن کە یەکەمیان وەکو measurement paradigm ناسراوە دووەمیان وەکو procedure paradigm سێمیان وەکو inquiry paradigm دیارە خاڵی هاوبەش زۆرن لە نێوان دوو مۆدل یەکەم measurement and procedure بەڵام کە دەینە سەر inquiry لێرە خاڵی جیاکەرەوە بەدی دەکرێن لە assessment as measurement paradigm حتمما تاقیکردنەوە وەکو ئامرازی سەرەکی بەکاردێ لە هەڵسەنگاندنی فێرخواز ئەویش بۆ ئەوەی to objectively measure the amount of knowledge that a student has acquired بۆ ئەوەی بە شێوەیەکی بابەتیانە بتوانین ئەو معریفە و زانیاریەکەوە فێرخواز کۆی کردوتەوە لە لای خۆی دەرخی کردووە هەڵی گرتووە ئەو توانایە لە فێرخوازدا هەڵبسەنجێنین تا چەند دەتوانێت وەکو خۆی دووبارەی کاتەوە بیخاتە سەر وەرەقەی ئیمتحانی سۆ لێرە فێرخواز وەکو empty vessel وەکو دەفرێکی بەتاڵ سەیرەکرێت کە پێویستە پڕ بکرێت لە زانیاری و کۆنتنت دوایەوەی کە پڕمان کرد وەکو پاولۆ فێرەر ناوی ناوە banking system of education پڕیکەین لە پارە هەر وەختێک پێویستمان بەو پارەیە بۆ ڕای بچێشینەوە لە ئەیتیمە ئێمەکە کەواتە مێشتی فێرخواز وە وێ ناکراوە حتمما شێوازی هەڵسەنگاندنی باو لێرە یان ئامرازی هەڵسەنگاندنی باو تاقیکردنەوەیە تاقیکردنەوە لە ئێستاشدا لە زۆربەی ناوەندەکان شێوازی باوزاڵە تاقیکردنەوە دەکرێت یەکێک لە ئامرازەکانی هەڵسەنگاندن بی بەڵام کێشەکە لەوەیەوە سەرچاوە دەگری کە تاقیکردنەوە وەکو تاکە ئامرازی هەڵسەنگاندن بەکاردێ و زۆر جاریش لە چوارچێوەی تاقیکردنەوە کێشە لە پرسیارەکان بەدی دەکات کە پرسیارەکان زۆربیان ئاستی خوارەوەی توانای فێرخواز هەڵسەنجێنە لە assessment as procedure لێرە تاقیکردنەوە وەکو تاکە ئامراز بەکار نایە سوودی لێوەرناگیرێت لە پاڵ تاقیکردنەوە ئامرازی تر بەکاردێ بەڵام بۆ هەمان ئامانز دووبارە بۆ هەڵسەنگاندنی ئاستەکانی خوارەوەی توانای بیرکردنەوە یانیش هەڵسەنگاندنی توانای دەرخیات و لەبەرکردن لە فێرخواز کەواتە دەتوانین بڵین لە ڕووی تووڵ و کەرستە و ئامرازەکان لە مۆدڵی یەکەم جیاوازە بەڵام لە ڕووی ئامانجەوە هەمان ئامانجیان هەیە ئەگەر بینە سەر مۆدڵی سێمیان کە assessment as inquiry لێرە جیاوازەکان بە زەقی دەرەکەون لێرە دووبارە شێوازی هەڵسەنگاندن لە تیۆری بنیادگەراییەوە سەرچاوی گرتووە کە تێگەیشتنیان بۆ معریفە و بۆ کردەی فێربوون و فێرکردن زۆر جیاوازە لەوانەی پێشە خۆیان لێرە مامۆستا هەوڵەدا شێوازی جیاوازی هەڵسەنگاندن بەکاربێنی بۆ مەبەستی جیاواز حتمما ئەوەی باسەکرێ formative assessment is very common ئەوەی کە پرۆسەی هەڵسەنگاندن دەبێتە پرۆسەیەکی بەردەوام an ongoing continuous process بۆ ئەوەی
هەم مامۆستا هەم فێرخواز سوود لەو پرۆسی هەڵسەنگاندنەوە وەربگرن بزانن لە کوێوە کێشیان لە پرۆسەکاندا هەیە. دەینە سەر لایەنی چوارم کە خودی کردەی فێربوونە، ئەویش لە دوو چەمچی سەرەکی کورتیانەکەینەوە کە surface learning versus deep learning، فێربوونی ڕووکەش و لە بەرامبەردا فێربوونی قوڵ. حتمما ئەگەر پێدا بینەوە positivist paradigm یان positivist perspective to knowledge، دواتر transmissive model of teaching، دواتر assessment as measurement paradigm، هەموو ئەوانە سەر دەکێشن بۆ چ؟ بۆ جۆرێ لە فێربوونی ڕووکەش لە فێرخواز. لە بەرامبەردا کە باسی subjectivist perspective بکەین لە بۆ knowledge و کە دەینە خوارێ لە چوارچێوەی مۆدڵەکانی فێرکردن دەبینین هەم facilitative constructive هەمیش transformative critical model of teaching، ئەوانە سەردەکێشن لە بۆ زۆرێک لە فێربوونی قوڵ لە فێرخواز. دکتۆر جان زۆرمان مایە لەبەر کاتی مناقەشەکە حەزم کرد ئەگەنا بابەتەکە دەزانم زۆر وڵای ئەگەر پێنج قوڵەکێشترم بدەیە زۆر سپاس دەکەم. ئاوی شەوی چکە بابەتەکە زۆر گرنگە. دەستت زۆر خۆش بێ. سپاس دەکەم. فەرموو. زۆر سپاس. بەڕێزان ئەو دوو چەمکە باشترین شێواز بۆ تێگەیشتن لەو دوو چەمکە چەمکی surface learning لەگەڵ deep learning ئەو فریموەرکەی مارتن ئەند سالجۆیە کە دوو توێژەری سویدین لە 1997 ئەو چوارچێوەیان خستۆتە ڕوو بۆ ئێمە کە زۆرێ لە پلەبەندی و دابەشکاریان کردووە بۆ کردەی فێربوون، بۆ چەمچی فێربوون کە لە سادەوە چوونەتە سەر a quantitative increase in knowledge کە زۆرتر خۆی لە دەرخیات دەبینتەوە for memorization and storing بۆ خەزنکردن لە مێشک و هەڵگرتنی خەزنکردنی the acquisition of facts for subsequent use ئەوە ئەگەر بیبەستینەوە بە هەڕەمەکەی بلومیش دەتوانین برێن ئاستی سێمە applying what we learn تەطبیقکردنی ئەوەی کەوا فێرە بین the abstraction of meaning making sense تێگەیشتن لە چەمکەکان لە بابەتەکان کە ئاستی چوارەمە understanding reality in a different way تێگەیشتن لە واقع لە reality بە شێوەیەکی جیاواز ئەن ئاستی شەشەم developing as a person یعنی گەشەکردنی فێرخواز وەکو مرۆڤ وەکو کەسێک لە کۆمەلگا دەبینین هەتا ئاستی سێم ئەوانە وەکو ئاستی ڕووکەش سەیرەکرێن لە چوارچێوەی پرۆسەی فێربوون بەڵام لە ئاستی چوارەم بەسەرەوە ئەوانە دەبنە فێربوونی قوڵ وەکو فێربوونی قوڵ سەیرەکرێن. ڕاستەوخۆ ئەو دەتوانین ببەستینەوە بە ئەو سلایدە سکیپەکەم جیاوازی نێوان فێربوونی ڕووکەش و فێربوونی قوڵ دەخەنە ڕوو. ڕاستەوخۆ دەچمە سەر هەڕەمەکەی بلوم وردەکاری کاتێوەم نییە باسی وردەکاریەکانیان بکەم هی هەڕەمەکەی بلوم بەڵام بلوم لە دوو بوار زۆر دەکرێ سوودی لێوەربگیرێ لە داڕشتنی ئاکامەکانی فێربوون کە دەکرێت سوود لەو شەش ئاستەی بلوم وەربگرین لە هەمان کاتیشدا کە دەینە سەر هەڵسەنگاندن زۆر گرینگە هەموو کات بلوممان لە بەرچاوبی لە داڕشتنی پرسیارەکانمان لە دانانی شێوازەکانی هەڵسەنگاندن. حتمما ڕەنگە زۆربەتان ئاشنایەتیتان لەگەڵ بلوم هەبی. بلوم شەش ئاست لە خۆ دەبینی دیارە دوو ڤێرژنی جیاوازی بلوم هەن. ئەوە ڤێرژنە نوێیەکەیتی کە لە 2001 ئەگەر هەڵە نەبم لەلایەن دوو نووسەر گۆڕانکاری بەسەرداهات کە لە ئاستی خوارەوە ئەگەر سیرکەن ریمەمبەرینگ بە بیرهاتنەوە ئەوە ئاستی هەرە خوارەوەی توانای بیرکردنەوەی لە فێرخواز. ئاستی دووەمیان تێگەیشتنە
ئاستی سێمیان ئەپلاینگە ینی تەطبیقکردنەوەی کەوا فێریە بین. ئاستی چوارەم ئەنەلایزینگە شیکردنەوە و لێکدانەوەیە. ئاستی پێنجەم هەڵسەنگاندنە توانای دەربڕینی بۆ چوون و بیرۆکەکانمانە و ئاستی شەشەم توانای داهێنانە لە فێرخواز. یەکێک لە کێشە هەرە گەورەکانی مە بەڕێزان هەم لە چوارچەوەی پرۆسەی فێرکردن هەمیش لە هەڵسەنگاندن فۆکەسەکە زۆرتر لەسەر ئاستی یەکەم و دووەمە. ئەمە لە ئێستادا توێژینەوەیەکم لە بەردەستە هەڵسەنگاندن بۆ کۆمەڵێک لە پرسیاری تاقیکردنەوەکانەکەم هی کۆتایی سێمستەر بزانام ئاستی پرسیارەکان لە کام ئازدانە بە گوێرەی هەڕەمەکەی بلوم، ئایا لە ئاستی خوارەوەن زۆرتر یان لە ئاستی مامناوەندن یان لە ئاستی سەرون. پێشبینیەکە ئەوەیە کە زۆربەی پرسیارەکان لە ئاستی خوارەوە بن کە ئەمە حتمما کێشەی قوڵ پیشانەدا لە پەیوەندی لەگەڵ هەڵسەنگاندن. ئەوە فۆرمێکی ترە لە بلوم حتمما ئاستی یەکەم و دووەم وەکو lower order thinking skills سەیرەکردن، کارامەیی هی خوارەوە هی نزم لە بیرکردنەوە و لە توانای بیرکردنەوە لە فێرخواز. ئەپلاینگ وەکو ترانزیشن وەکو پردێک سەیرەکرێ بۆ پەڕینەوە بۆ ئاستەکانی سەر و تری بلوم کە وەکو high order thinking skill سەیرەکردن بە تایبەت لە ئەنەلایزینگ بەسەرەوە و لەوێشەوە چەمچی دیپ لەرنینگ فێربوونی قوڵ سەر هەڵدەدات. بلوم وەکو گوتم پێشتر ئاماژەم پێدا لەبەرەوە لێرە نایەمە و سەری لە بواری جیاواز دەکرێت سوودی لێوەربگری زۆر بە خێرایی بەڕێزان. کۆی قسەکانم دەکرێت لە چەند دێڕێک کورتکەمەوە کە instruction paradigm ئەو پارادایمەی کە تەواوی تەرکیزی لەسەر کردەی فێرکردنە کردەی فێرکردنەکەش بریتە لە گواستنەوەی کۆنتنت و زانیاری بۆ فێرخواز تووشی ڕەخنەیەک جار زۆر بووە و ساڵانێکیشە لە ناوەندەکانی خوێندن لێرە لە کوردستان و لە عێراق و لە وڵاتانی تریش بەکار هاتووە بەکاریش دێ بە بەردەوامی، بەڵام لێکەوتەی باشی نەبووە لەسەر پرۆسەی فێربوون بەگشتی و پرۆسەی پەروەردەی فراوانتر ئەگەر سەیریکەین. لەبەرەوە هەنگاونان بە ئاراستەی لەرنینگ پارادایم ئەو شفتە ڕووبدە ئەو گۆڕانکاری و تەحەولە ڕووبدە خۆی لە خۆیدا گۆڕانکاریەکی دڵخۆشکەرە، بەڵام لەرنینگ پارادایم بێکێشە نییە. نووسەرێک هەیە بە ناوی گرد بێستە، نووسەرێکی زۆر دیارە، لە یەکێک لە ئارتیکڵەکانی پەیپەرەکانی کە بڵاوی کردەوە بە ناوی Against Learning Reclaiming a Language for Education in an Age of Learning لە 2005 بڵاوی کردەوە کە ڕەخنەی تون لە لەرنینگ پارادایمەگری. بۆ ئێستا دەینە سەر گرد بێستە ئەگەر کاتمابی کاکتۆریمدا بێستا تریش وەرگری باشە کاتە زیادەکەشمان تەواو بوو. وڵی زەڕور ئەوەی باسکەم بێستا ئاگادارمانەکاتەوە کە لەو زەمانەی کەوا چەمچی فێربوون وەکو چەمکێکی باو بەکاردێ may actually undermine the essence of education. ڕەنگە بە زەرەر بشێتەوە بەسەر پرۆسە پەروەردەیەکە کە دوجار ئەبێ وەکو پرۆسەیەکی وەکو گرنگترین پرۆسە سەیریکەن لە چوارچێوەی کار و پیشەی خۆمان. Besta challenges the instruction paradigm and he rejects replacing it with he challenges the instruction paradigm but he rejects replacing it with a purely consumer oriented learning paradigm. حتما بێستا خۆی ڕەخنەی زۆر لە instruction paradigm هەیە، بەڵام دژی ئەوەشە کە ئەوە جێگۆڕچەی بکرێ بە مۆدڵێک لە فێربوون کە زۆرتر خزمەت بە نیولیبرال ئینترستەکە، زۆرتر خزمەت بە بەرژەوەندیە نیولیبراڵەکانەکە کەپیتەڵستەکانەکە کە لە ئێستادا بە جیهاندا بڵاون. ئەو پێی وایە the language of learning زمانی
فێربوون ئەو زمانە کە زمانێکی بەهێزە لە ناو سەرچاوەکان لە ناوەندەکانی خوێندن can commodify education and erase the teacher's ethical role. دەکرێت دووبارە پەروەردە بخاتە چوارچێوەیە کە وەکو کەرستە و کاڵا سەیری بکەینەوە و ڕۆڵی مامۆستا وەکو ڕۆڵە ئەخلاقیەکە بەڕاستی وەلا بنێ و بیسڕتەوە. لێرە زۆر بەتوندی ڕەخنەکانی خستۆتە ڕوو لێرە کاتم نییە بەڕاستی بڕۆمە ناو هەموو وردەکاریەکان. بەڵام ئەو پێی وایە کە هەنگاونان بە ئاراستەی لێرنینگ پارادایم یان گۆڕانکاری بە ئاراستەی لێرنینگ پارادایم خۆی لە خۆیدا پڕمەترسیە لەبەرەوەی هەندێک پرسیاری زۆر گرنگمان ڕوبەڕووەکەتەوە کە پەیوەستن بە what should we learn کە پێویستە ئێمە چ فێربین what kind of person or citizen should educate help form ئایا پرۆسەی پەروەردەیی پێویستە هاوکاربی لە بەرهەمێنانی چ جۆرێک لە هاوڵاتی چ جۆرێک لە تاک لە مرۆڤ لە ناو کۆمەڵگە and what is our responsibility towards others through education و بەرپرسیارەتی ئێمە چییە وەکو بۆ نمونە مامۆستا بەرامبەر ئەوانی تر لە چوارچێوەی پرۆسەی پەروەردەی حتمما ئەوانە پرسیاری زۆر گرنگ و سەرچین لە خۆمانیان بکەین لەبەرەوە ئەو پێی وایە لە جیاتی ئەوەی کە پاڵپشتی لە یەکێک لەو پارادایمانە بکەین زۆر گرنگە تەرکیزەکە بگەڕێنینەوە بۆ سەر پارادایمی ئێجوکیشن دوجار ئێجوکیشن بکەینەوە چەق و ناوەند هەموو شتەکان بخەینەوە خزمەتی پرۆسەی پەروەردەی سوچی ئەو پێی وایە the instruction paradigm overemphasizes teaching تەرکیزی instruction paradigm یان زیاد لە حەد ئەو پارادایمە تەرکیز دەخاتە سەرکردەی فێرکردن لە بەرامبەردا پارادایمی فێربوون زیاد لە حەد تەرکیز دەخاتە سەر ئاکامەکانی فێربوون لەبەرەوە Besta calls for an education paradigm that restores meaning, responsibility and ethical purpose to the processes of teaching and learning. لەبەرەوە ئەو زۆر پێیواز زۆر گرنگە لە چوارچێوەی پارادایمی پەروەردەیی واتا بگەڕێنینەوە بەرپرسیارەتی بگەڕێنینەوە مەبەستی ئەخلاقی بگەڕێنینەوە بۆ پرۆسە جیاوازەکانی فێرکردن و فێربوون. Change begins with one small step repeated often and thanks for your attention. زۆر سپاس دەستخۆش دکتۆر دەستخۆش کاک دکتۆر کارمەند زۆر سپاس بەڕاستی بابەتەکە گرنگ بوو بۆ کاتی زیاترماندا چکە دەبوو تەواو بکرێ ئەو بابەتەی کە ئامادەت کردیا من پێم وایە هەموو مامۆستایەک و تەنانەت کاربەدەست و بڕیار بەدەستانی وەزارەتیش پێویستە گوێ لەو وەبینارە بگرن زۆر بەسوود بوو هەرچەند وا دێتە بەر دیدە کە تیۆری بێ زیاتر وەک لەوەی عملیە بەڵام بۆ تێگەیشتنمان بۆ ئەوەی کاری باشتر بکەین دەبێت لەو بنەمایانە تێبگەین زۆر سپاس کە پێم وایە بەڕاستی زۆر گرنگە ئێمە هەرێک لە لای خۆمانەوە سەرەتا تێگەیشتنمان بۆ چەمکە کۆنەکان پێدا بچینەوە پێداچوونەوە بکەین بۆ ئەوەی بیگۆڕین تاکو بۆ ئاقارەدا بیبین کە پێویستە و لەگەڵ ستاندەر و لەگەڵ پێداویستەکاندا بگونجێ دەزانین گۆڕانکاری سەختە دەزانین گۆڕانکاری تووشی بربەست و بەرگریەکی زۆرمان دەکاتەوە بەڵام هەر دەبێ بکرێ هەر دەبێ لە شوێنێک دەست پێ بکرێ هەر دەبێ هەنگاوی یەکەم بەهاویژرێ ئێمەش بابەیەکەوە هەمومان ئەو بڕیارە بدەین کە بە ئەوە ڕۆژی یەکەممان بێ وەکو ئینگلیز دەڵێ let's make it day one not one day یعنی با بکەینە ئەمڕۆ بکەینە ڕۆژی یەکەم بۆی بە خۆدا بچینەوە بۆ ئەوەی بەبیچونە و بە ڕوانین و بە تێڕوانینەکانمان بۆ پەروەردە تێڕوانینەکانمان بۆ وانەوتنەوە تێڕوانینەکانمان بۆ فێرکردن و فێربوون و بۆ هەڵسەنگاندنیش بگۆڕن من
سپاسی هەموو بەڕێزانە دەکەم کە لە سەرتاوە لەگەڵمان بوون. ڕەنگە ئەو بابەتانە کەمتر بە زمانی کوردی هەبن، بۆیە هەندێک جار لە چەمکەکان کێشە هەیە لە زاراوە سازی زمانی کوردیدا، بەڵام هەوڵ دەدەین ئەگەر بە شێوێکی کورتکراوەش بێ بتوانین ئەو بابەتە وەکو دەڵێ واقعیانەتر یان کوردانەتر بخەینە ڕوبۆ ئەو کەسانەی کە ڕەنگە هەندێک کێشیان لە دەستەواژە ئینگلیزیەکان هەیە. دکتۆر کارمەند زۆر زۆر سپاس دووبارە، چونکەەوە بەڕاستی تێگەیشتێکی درستە بۆ پەروەردەی سەردەم، بۆ پەروەردەی ئێستا دەبێت لە شوێنێکیشەوە دەست پێ بکرێت. ئەمە مەجموعەیەک میوانمان لەبەردەستە، هەندێکیان باشە مامۆستایان دەڵێ هەنگاو ناهاوێژرێ هەنگاو ئەندرێ، باشە با هەنگاو ئەنێن بەرەو ئەوە کێشەمان نییە. هەندێک پرسیار هەیە دوایی مامۆستا سەنگەر پرسیارەکان وەردەگرێت. ئێستا ئەوە بزانم پرۆفسۆر دکتۆر فەرەیدون کەریممان لەگەڵێت لە ئەمریکاوە، ئەگەر جەنابیان ئامادە بێ با بفەرمێ دەستی بەرز کردوێتەوە فەرموو. زۆر سپاس دکتۆر کارمەند، زۆر سپاس دکتۆر نەجم. ئێمە هین پرسیارم نییە بەس معلوماتێک فەرموو دکتۆر بە خۆشحاڵیەوە. لە ساڵی 2007 جامعەی پەنسیلڤانیا داوەتی کردین بۆ دانیشتنێک پێڵێن ریتریت یعنی بڕۆ پەناوە بۆ خۆتان قسە بکەن. چەند کەس بوون من لەلایەن ئیندەستریەوە لەلایەن شەریکات و ئینتاج و ئەوانەوە لەوێ بووم، هەندێکیان ئەوانەی ئێجوکیشن بوون وەکو جەنابتان. چۆن دەرس برینەوە لە ئایندە؟ هەموو ئینتەرنێت گوگڵ پشتی تر کە پەیدا ئەبێ هەموو شتێک تەلەبەوێت کلاسەوە هەموو شتێکە زانێت. ئەو دەرسێککە خوێندوتە هەمووی خوێندووە تێگەیشت و ئەژدانە و بە جوانیش دیوێتی. تۆ چێری تۆ چۆن امتحانێکی چۆن ئەسسمنتێکەوە ئەجا من بە کوردی هێنم هەمووی خۆتان نەزانە و شانەی کە لە مستەلحاتەکانی باست کرد چێرە. یەک لەو شتانە ئێمە ئەو پەرەدایمەی ئێستا هەیە هەمووی لە بن گۆڕاندایە. ئەم پەرەدایمە ئەمڕۆکە هەیە ئەمەی کە باست کرد هەمووی لە بن تێکچووندایە، چونکە امتحانکردنیان جیاوازە، قسەکردن لە پۆل جیاوازە. ئێمە مەسەرەن مێژوود لە مەکتەب بەنینەوە تەڵقینە هەمووی فلان پاشاوای کرد و فلان شەڕوا بوو تەڵقینانەکەین، ئەوانش پێویستە تەڵقینەکە برێنەوە لەگەمە. ئەوانە ئەگۆڕێ گۆڕا، تاریخ گۆڕا، دیانەت گۆڕا، زمان گۆڕا، علم هەندەسە بیرکاری ئەمانە هەمووی لە گۆڕاندایە بەواسطەی ئەم تەکنۆلۆژیا. بۆیە پێویستە دریڤتیڤ بکرێ هەر شتێک کە ئەمە یەکێکە لە قسەکان لە قتراحەکانمان، هەر شتێکەی دریڤتیڤ بکرێ. مەسەرەن ئێستا قاموسی کوردیم لایە قاموسێکی زۆر باشە پێرن فەرهەنگ هەمانە بۆرینە هەمانە بۆرینە بەبینی وشە بەرامبەری بە وشەیەک نووساوە قاموس وان نانووسێت. ئەبێ پێم برێ ئەو وشەیە کارێ ئەم وشەیە معنای ئەوەیە، بەس من چۆن بەکاری بێنم؟ هەندێجار من بەکاری دێنم کە کوردیشم خەڵ پێم بڵێ تۆ غەڵەت کرد وا نابێ بڕی وا بێ وا بڕی تێگەی چۆن، چونکە هیچ نمونەیەک نایەنێتەوە چەند تەصریفی چەندێکە چەندێک ئەو وترێت قاموس وا نانووسێت وەکو کە کلاسیکی ئەنووسێتەوە. دەرسوتنەوە عینشتە بێ هەمووی دریڤتیڤ بکرێ ئینتاج بکرێ. تۆ گرامەرە لەیتەوە ببوورە دەرسی ڕێزمانە لەیتەوە. بۆچی ڕێزمان علاقەی چیە بە قسەکردن؟ دایکم ڕێزمان نازانێت بەس باشتر قساکە. ڕێزمانەکە بۆ چییە؟ بۆچی ئێمە فێریە بین لەبەر چیتمان ئەو شتانە؟ تەلەبە دەستکا بە کریتیک، یعنی ببوورە بە ڕەخنەگرتن، پرسیارکردن. دکتۆر کارل ساگان کە بە پێغەمبەری علم داهاندرێ بۆ قەرنی بیستام دوای ئاینشتاینەوان ئەدێ مناڵ لە دایکە بێ زانایە، زانای بە زانایی لە دایکە بێ. ئێمە لە قوتابخانە وای لە یەکەین ئەو هێزەی نەمێنێ لە ئەچێتە پۆلی هینە ببوورە تۆزە یەک دەقیقەی ترش قساکەم. مناڵە پرسێ بابە ئەو گەڵایە بۆ سەوزە مانگ بۆ خەڕا خوا لەکوێیە؟
ئەتوانێ ئەپرسێت ئەم شتانە ئەپرسێ عقلی دەماغی ئەلمی هەیە لێکۆڵنەوەی هەیە گەڕان بە دوای حقیقەتە هەیە بەرەبەرە کاگەنە پۆلی دوانزەم ئەو قوتیان نەماوە ئەو شتێک کە ئەی تەلقین کراوە ئەوە ئەزانەیتر ناتوانێت بیر بکاتەوە ناتوانێت بپرسێ ئەجایشە لەو قسان اقتراحاتانەمان لە ئیمتحانە وا بووە پرسیارێک بە قوتابی خۆی دەستکە بە پرسیارکردن چەند پرسیارێک بنووسێتەوە کە ئەلمی بێ حقیقی بێ بەڵام ئەم پرسیارە وەڵاممان نەبێ بۆی ئەمەیچەکە لە قتراحاتەکان یعنی ئەوەی کە ئێمە ژووتمان 2010 2025 پارادایم بە قووەتێکی گەورە ئەگۆڕێ ئێستا قوتابیەکانت تەماشای هینەکەن چارجیبیتی ئەەکەن شتەکان فێریە بن تۆ لە دەرەوەی مەوزوعەکەی لەوانەیە هەر پێش نازانی چی ئەزانێت لەبەر ئەم پارەدایمانی کە باست کرد هەمووی کلاسیکە هیچی تازە نییە بۆ ئەم عەسرا بۆ ئەم زمانەی کە دێ لەبەرەوە ئێوە وەکو زاناکان وەکو خۆتان دکتۆر و ئەوانە مەسەرەن خوێندوتانە دانیشن بڕۆنە ڕیتریت ئێمە چی بکەین بەرەمبەر ئەم مەدە دێت خۆتان چۆن ئێمە داواکرێن ژوورێکیان بۆماندان نبوو 6 کەس بووین هەرێکەی لە هینێکەوە هاتبوو لە دیسپلن چی پێرن لە ڕشتەیەکەوە هاتبوو دانیشتین باسی ئەوەمانە کرد چی چۆن قوتابی لە مستەقبەت چۆن بخۆن و چۆن دەرسی پێ بێن چۆن امتحانی بکەین ئێوە پێویستە هەمووتان زۆر زیرەکەن یعنی لە قسەکانتان لە شتان دیارە ساڵی چوار پێ مانگ جارێک ریتریتێکدانن بچنە شوێنێک بە تەنیا بڕۆنە پیرمان بڕۆنە بێخاڵ لەبێ ژوورێکە بگرن دانیشن بۆ خۆتان باز بکەن چی بکەین بەرامبەر ئەم وەزعە چۆن دەست برینەوە ئەمە پێشنیاری منە بۆ جەنابتان بۆ دەستت خۆش بێ دکتۆر گیان دەستەکان خۆشکار دکتۆر فەرەیدون زۆر زۆر سوپاس کە هەموو جار لەگەڵمانی بەو سەرقاڵیە و بەو مەشغەڵەتەی خۆتەوە ئەوە دلیلی دڵسۆزی و خەمخۆری جەنابتە بۆ ئێمە دووبارە زۆر سوپاس دەکەین بۆ قسە و بۆ پێشنیارەکەشت زۆر لە جێ خۆیت شتێکی کەش ئێزا بکەم ئێوە ئەم شتێک کە ئێوە ئەیکەن یعنی کارێکی زۆر مێژوویە لە کوردستان ئەم دیوە کەس وەکو ئێوە بکە تا ئێستا دەستان خۆش بێ بە جودی هەموو ئۆشتان کردەوە بەڕاستی جێگای دەستخۆشیە و جێگای ڕێزلێنانە لەلایەن مەسئولەکانەوە کە بزانن کە ئێوە ئەو شتا ئەکەن حکومەت و بەروەردەوەنە دەستت خۆش بێ پێمان خۆش بە خۆشحاڵیەوە دکتۆرجان بە خۆشحاڵیەوە زۆر زۆر سپاس کاتش خۆش دکتۆر کارمەند هیچ تعلیقت هەبوو لەسەر قسەکانی هاوڕای تەواوی قسەکانیمە ئەو پارادایمانە بە بەردەوام لە گۆڕانکارینە بە تایبەت لەگەر پێشکەوتنی AI و Artificial Intelligence ینی بە بەردەوام سەر هەڵەدەن تێگەیشتنی نوێ پێرسپەکتیڤی نوێ بۆ پرۆسە پەروەردەیەکان سەر هەڵەدەن ڕاستە خۆی دەڵێ ئەمە لە کوردستان بەڕاستی ئەو ڕیتریتەیە ئەو باسەکە زۆر پێویستمان پێەیە لەوانەیە زۆر بەشمان لەو ڕوانگەوە کەم تەرخەم بووین کە بەو ئەرکە هەر نەستاین دەستت خۆش بێ زۆر زۆر سپاس بەڕێزان هەر لەسەر قسەکانی پرۆفسۆر دکتۆر فەرەیدون زۆر گرنگە ئێمە بیر لە ئایندە بکەینەوە نەک ئێمە دەڵێن ئەو شتە هەیە لە وڵاتانی تر بابین ئەوەش جێبەجێ بکەین تا ئێمە دەیهێنین چکە گۆڕانکاری لە ڕوانین پارەدایمەکان کاتی پێویستە بە تایبەتی گۆڕانکاری و جێگیربوونی هەتا جێگەی خۆی دەگرێت کاتێکی زۆر ساڵانێکی پێویستە بە شەو ڕۆژێک ناکرێت بۆیە دەبێ هەموو ئەو ڕوانینە نوێیانەی کە دێن ڕەچاوی ئایندەش کرابێ ڕەچاوی ئایندەش کرابێ زۆر باشە مامۆستا سەنگەرەگە چەند پرسیارێک لە کۆمنتەکانی ژوەر بگری لە بەرکاتەکە فەرموو بەڵێ دکتۆرجان دەستخۆش بۆ وڵا سەرەتا کاک دکتۆر کارمان دەست خۆش بێ جارێکی دیکە دەستخۆش زۆر زۆر سوپاس بۆ وێبنارە زۆر زۆر بە نرخە من کۆمەڵێک پرسیار کرایە جانازەم یەک بیخوێنەوە یان چەند پرسیارێک بەسەر یەکەوە وڵی پرسیارەکان هەمووی وەرگین لە لای خۆم تۆماریان کەم ڕەنگە باشتر بی زۆر باشە دکتۆر جان دوو پرسیار لەلایەن مامۆستا ڕێبوارەوە یەکەمیان
ئایا فێربوونی قوڵ دەکەوێتە کامە مۆدل لەم سێ مۆدیلەی کە باست کرد؟ ئەوە پرسیاری یەکەمیەتی. پرسیاری دووەمیشی ئایا ڕەخساندنی ئەو ژینگەیەی بۆ فێرخوازان ئەو ژینگەیە بۆ فێرخوازان تەنها بە مامۆستا دەکرێت یان دەبێت لایەنی تریش تێدا بەشدار بن؟ بورە پرسیاری دوم چ بوو؟ ئەو ڕەخساندنی ئەو ژینگەیە لە بۆ ئەو مۆدلانە ئایا تەنها بە فێرخوازان بە مامۆستایان دەکرێت ویان دەبێت لایەنی دیکەش بەشدار بن؟ دەنگت پچڕا. بەڵێ. پرسیاری دیکەش گۆڕانکاریە پرسیاری دووەمە دووەرگرت دکتۆر؟ دەنگت پچڕا مامۆستا سەنگەر، پرسیارەکە نەگەیشت. بەڵێ پرسیاری دووەمی ئەوەیە ئەو نەزانم دەنگم دێت ئێستا ڕەخساندنی ئەو ژینگەیە ئەو ژینگەی کە باست کرد ئایا بۆ ئەو ڕەخساندنی ئەو ژینگەیە بۆ فێرخوازان تەنها بە مامۆستایان دەکرێت یان دەبێت لایەنی دیکەش بەشدار بن؟ پرسیاری دیکەش هەیە نازانم وەرگرم ئێستا پرسیاری دیکە. بڵێ مامۆستا ئەحمەد شەهاب دەڵێت دەستخۆش کاک دکتۆر وەک سەرپەرشتیارێکی پەروەردەیی زۆر سوودم لێبینی، بەڵام کام مۆدل لە سەردەمی ئەمڕۆدا زۆر پێویستە بۆ فێرخواز. هەروەها دیسان کەسێکی دیکەش وە بزانم هەمان پرسیار دەکاتەوە کام ڕێگا باشترین ڕێگایە بۆ ئەوی بتوانین قوتابی بە باشترین شێوە تێبگەێنین؟ هەروە مامۆستا محەممەد دکتۆر گیان پرسیارێکی کردیە دەیەوێت ڕای جەنابەت بزانێت لەبارەی بەکارهێنانی زیرەکی دەستکرد لەلایەن قوتابیانەوە بۆ دەستکەوتنی زانیاری. بەردەوام بم؟ ئەگەر دوو پرسیاری تریش وەگری ئەو دە ڕەنگە هەمووی جواب بداتەوە. بەڵێ زۆر باشە. بەڕێزەکی دیکە بە ناوی مەریەم بە ئینگلیزی پرسیاری کردو ئەگەر بیکەینەوە کوردی دەڵێ سەرەتا سوپاسی مێگەماین پلس دەکەم و خۆم بە بەختەوە دەزانم کە لەو وێبنارە پڕمعریفەی بەڕێز دکتۆر کارمان بەشدار بووم. پرسیارەکەم ئەوەیە ئایا مەبەستت لە پارادایم ئەوەیە کە وەک بڵێ خویەکە مانای نێگەتیڤ نەرەیی دەگەێنی و بەڵام لە ئەنجامەکەی دەبێتە چی؟ ئەگەر ئەنجامەکەی دەبێتە پۆزەتیڤ بەهۆی ئێمەوە. نەزانم پرسیارەکەی وا دەگەێنێ. بەڵێ دکتۆر هیوا عەلی دەپرسێت دەست خۆش بێ دکتۆر کارمەن بابەتێکی تیۆری باشت پێشکەش کرد، بەڵام پێم باشە بە کورتی لە ڕوانگەی پارادایم شفتەوە تەمەشایەکی واقعی پەروەردەی هەرێمی کوردستان بکەیت. واقعیاتی ناو سیستەمی پەروەردە چیمان پێ دەڵێت؟ سوپاس و دەستان خۆش بێت. یەک دوو پرسیاری دیکەش ماون. بەڕێز فاخر نەزمەدین دەپرسێت دەکرێت فێرخواز بگات بە ئاستی بیرهاتنەوە و تێگەیشتن و جێبەجێگرتن واتە ئاستی نزم لە هەڕەمەکەی بلوم، یان دەبێت فێرخواز بگات بە سێ ئاستە بەرزەکەی هەڕەمەکە؟ ئەگەر نەگەیشت دووبارەی دەکەمەوە دکتۆر جان. وا دەتوانین دووبارەیەکەوە بوو مامۆستا سەنگەر؟ بەڵێ بەسەرچا دەڵێت ئاخۆ دەکرێت فێرخواز بگات بە ئاستی بیرهاتنەوە و تێگەیشتن و جێبەجێکردن واتە ئاستی نزم لە هەڕەمەکەی بلوم، یان دەبێت فێرخواز بگات بە سێ ئاستە بەرزەکەی هەڕەمەکە؟ ئەو پرسیارە لەلایەن فاخر نەزمەدینەوە. بەڕێز فاخر نەزمەدین. مامۆستا عەلی حەمەدیش پێشنیار دەکات دکتۆر جان کە ئەو زانیاریانە وەکو ناملکەیەک بە زمانی کوردی چاپ بکرێت. دەڵێ هیوادارم دکتۆری بەڕێز کاتی هەبێت بۆ ئامادەکردنی ئەوە. تەواوی ئەو پرسیارانە بوو کە دەست خۆش لە کۆمنتاون. فەرمە دکتۆر کارمەن. زۆر باشە، دەست خۆش مامۆستا سەنگەر. بوونی قوڵ کام مۆدڵ چوارچەوەی کام مۆدڵ حتمما فێربوونی قوڵ دەتوانین بیبەستینەوە بە دوو لە مۆدڵەکانی تیچینگ کە مۆدڵی دووەم و سێم بوو، ئەوەی کە مامۆستا ڕۆڵی چیتر نابتە ڕۆڵە تەقلیدیەکەی جاران کە خەریکی تەلقیندان بی نەخێر گۆڕانکاری ڕیشەیی بەسەر ڕۆڵی مامۆستادێ. ئەمە کەمکردنەوە نییە لە بایەخ و پێگەی مامۆستا. ڕستەکی ئینگلیزی زۆر بە قووەت هەیە کە من هەموو جار دەیکەم
the role or the teacher disappears in this model in the traditional form and reappears in a new form. مامۆستا لێرە لە قالبە تەقلیدیەکەی خۆی ونەبی لە فۆرمێکی نوێ دەرەکەویتەوە کە ژینگەیەک دەڕەخسێنێ کە فێرخواز بتانی تواناکانی تێدا پەرە پێ بدە، کارامەیەکان سکیل و لێهاتوویەکانی تێدا پەرە بدە لە قالبی فێربوونی ڕووکەش دەربچی. لە پاڵەمەشدا مۆدڵی سێم دیسا دەمان باتە ناو پرۆسی فێربوونی قوڵ کە فێربوون فۆرمێکی ڕەخنەیی بەخۆیەوە دەبینێ کە ئامانج لێی دوجار دروستکردنی گۆڕانکاریە لە تاک و دوجاریش گۆڕانکاری فراوانتر لە ئاستی کۆمەڵگە. بابزەم پرسیارەش کەشی کرد مامۆستا ڕێبوار، ئایا ڕەخساندنی ئەو ژینگەیە بۆ فێرخوازان تەنیا بە مامۆستا دەکرێت؟ نەخێر، هەموو ئەوانە بەڕێزان مامۆستایانی بەڕێز بەشدار بوون، بە کەسێک و دوو کەس ناکرێ، بە لایەنێک و دوولایەن ناکرێ، بەڵکو ئەمە جۆرێک لە بەرپرسیارەتی دەستە جەمعی پێویستە لە ئاستە جیاوازەکان، بەڵام ئەوانەی خاوەندە سەڵاتن دەتوانن دەسەڵاتی خۆیان باشتر بەکاربێنن، چونکی هەموو جار باس لەوە دەکرێت کە بۆ پرۆسەی گۆڕانکاری دوو فۆرم هەیە، تۆپ داون باتم ئەپ، ئەوەی لەسەرەوە خوارەوە یان لە خوارەوە بۆ سەرەوە. حتمما ئەوەی لەسەرەوە بۆ خوارەوە دەکرێت بڵێن پرۆسەیەکی خێراتر و کەیگەرترە، ئەوەی لە خوار دەکرێت بڵێن پرۆسەکە کاتی زۆرتری پێدە. بەس هیچ ڕێگریەک نییە لە بەردەمەوەی کە ئێمە هەردوو فۆرمی گۆڕانکاری لە یەک وەختدا دەست پێ بکەین بۆ ئەوەی چوچی بەڕاستی وڵاتی ئێمە سێکتەری پەروەردەی ئێمە پێویستی بە خەمەکی گشتی هەیە، جا هەتا زووە بەخەبەر بین چوچی گۆڕانکاریەکان زۆر زۆر خێران ئەگەر بە خۆمان نەکەوین زۆرتر بەدوا دەکەوین. بەڕاستی پرسیاری دووەمیان هی مامۆستا ئەحمەد بوو، کام مۆدڵ پێویستە بۆ ئێستا؟ ناتوانم مۆدێڵێکی دیاریکرا و ناو بنێم لێرە، بەڵام لە خلالی ئەو پرزنتیشنێکەوە ئەو شەو پێشکەشکرا خۆتان دەتوانن بڕیار بدەن. من دەڵێم تێکەڵەیەک لە مۆدێڵی دووەم و سێم زۆر گرینگە بۆ پرۆسەی پەروەردەیی لە وڵاتە، و تۆش وەکو مامۆستا دەتوانین مۆدێڵێکی خۆت دروستکەی. بەڕاستی دوزار ئەرچی ئێمە بەڕێزان وەکو مامۆستا لە ناوەندەکانی خوێندن ئەوەیە کە ئەو ژینگە ئازادە تەندروستە سەلامەتە بۆ فێرخوازانمان دروست بکەین، وەکو بەڕێز دکتۆر فەرەیدونیش ئاماژەی پێدا بۆ ئەوەی توانای بیرکردنەوە لە فێرخواز گەشە بکات. ئەها ئەو توانایانەی کە لە هەڕەمەکەی بلومیش خراونەتە ڕوو لە بەتایبەت لە ئاستی چوارەم بەسەرێ، تۆ گرینگە لە ئەرچی خۆت وەکو مامۆستا ئەو توانانەی فێرخواز لە بەرچاو بگری، تا چەند ئەو ژینگەیە کە تۆ دروستی دەکەی لە ناو پۆلەکەت، تا چەند مامەڵەی تۆ لەگەڵ فێرخوازانت، تا چەند ئەو میتۆد و تووڵانەی کەوا تۆ بەکاریان دێنی لە چوارچەوەی پرۆسەی فێرکردن، لە چوارچەوەی پرۆسەی هەڵسەنگاندن یارمەتی فێرخواز دەدەن بۆی ئەو توانانە بدۆزنەوە لە خۆیاندا و پەریان پێ بدەن. مامۆستا محەممەد پرسیاری زیرەکی دەستکردی کرد لەلایەن قوتابیانەوە. بەڕاستی بابەتی زیرەکی دەستکرد کەسمان ناتوانین لێی هەڵبین، تازەوە پێویستە لەگەڵی بژین. وڵاتانیش بەڕاستی زانکۆ پێشکەوتوەکان و وڵاتە پێشکەوتوەکانیش لە ئێستادا لە قەیرانێکی گەورەدان کە چۆن مامەڵە لەگەڵ زیرەکی دەستکرد بکەن. بۆیە بەڕاستی هەتا ئێستاشی لەگەڵ بی چوارچێوێکی دیاریکراون نییە لە موسساتەکان، لە موسساتی تعلیمی پەروەردەیی لە وڵاتان لە زانکۆکان بۆ چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ ئەم پرسە، چوشی جارێ لە سەرەتاین بەڕاستی
پێم وایە پێویستمان بە کاتی زیاترە، بەڵام بە هەر جۆرێک بێ فێرخوازانمان بەکاری دێنن. چۆن بەکاری دێنن ئەو پرسیارە سەرچێکەیە. ئێمە دەتوانین تۆزێک هاوکاریان بکەین لەوەی کە بە شێوازە دروستەکە بەکاری بێن، بەڵام دیسان پرسیارەوە دروستەبی شێوازی دروستی بەکارێنانی AI چۆنە و چییە. ئەوە بەڕاستی دەکرێت لە داهاتوو ئەو پرسیارەمان وەڵامی ئەو پرسیارەمان باشتر دەست بکەین. مەریەم ئایا چەمچی پارادایم چییە؟ کاکتۆر هیمدادیش پێشتر تعلیقی لەسەرەوەیدا بە تێگەیشتنی من پارادایم واتە دنیابینی، تێگەیشتن و تێڕوانین بۆ چەند بۆ پرۆسە جیاوازەکان. ئەوەم ڕوون کردەوە کە پارادایم لە بوار و دیسپلینی جیاواز لە فیلدی جیاواز بەکاردێ، بەڵام لە زۆربەی کاتەکان بە هەمان واتە ئەو مەبەست کە زۆرتر واتای دنیابینی و تێڕوانین و تێگەیشتنە بۆ شتەکان. مامۆستا عەلی سیرکردنی واقعی پەروەردەیی کوردستان لە ڕوانگەی ئەو پارادایمانە حتمما ئەوەی خرار و لە پرێزنتەیشنەکە بەڕێزان ئەگەر ناڕاستە و خۆشبی دیوێکی دۆخی پەروەردەیی لە کوردستان خستە ڕووکە زۆرتر بەلای شێوە تەقلیدیەکە جا لە هەر چوار ئاستە جیاوازەکە ئەگەوری بگرین دادەکەوی، هەم لە مامەڵەکردن لەگەڵ معریفە و زانین، هەم لە مامەڵەکردن لەگەڵ کردەی فێرکردن و فێربوون، هەم لە مامەڵەکردن لەگەڵ پرۆسەی هەڵسەنگاندن دەبینین فۆرمە تەقلیدیەکان لە واقعی پەروەردەی کوردستان زۆرتر بەردەستا بن. حتممەەوە پێویستی بە دراسە و لێکۆڵینەوەی زیاتر هەیە. تەنانەت ئەگەر بمانەوێ گۆڕانکاریش لە دۆخەکە دروستبی دووبارە دەکرێت سوود زۆرتر لە بواری توێژینەوە وەربگرین. ناوی ئەو مامۆستا بەڕێزم بە تەواوی وەرنەگرت، مامۆستا سەنگەر ئاخۆ دەکرێت فێرخواز کام ئاست لە ئاستەکانی بلوم 6 ئاستە جیاوازەکە خۆی ئاستەکانی خوارەوە وەکو پلیکانەیەک دەتوانین سیرکەین بەڕێزە، وەکو بناغە و هەنگاوێک سیرکەین بۆ ئەوی فێرخواز بتانی بپەڕێتەوە ئاستەکانی سەروتر. چونچی باس لەوە دەکرێت ئەگەر فێرخوازێک بۆ نمونە تێگەیشتێکی قوڵی لە بابەتێک نەبی ئایا دەتوانی بگاتە ئاستی شیکاری هەڵسەنگاندن داهێنان؟ بێگومان نەخێر. لەبەرەوە ئەو بناغەیە لە تێگەیشتن لە توانای بیرکردنەوەی فێرخواز زۆر گرنگە، بەڵام کێشەکە لەوە دروستەبی کە تەواوی فۆکەس و تەرکیزی ئێمە، تەواوی گرنگی ئێمە لەوانەوتنەوە لەسەر ئاستەکانی خوارەوە بی. ئەمە حتمما ڕێگر دەبی لە بەردەم فێرخواز بۆ ئەوەی ئاستەکە بتانی هەنگاو بنێ بە ئاراستەی ئاستەکانی سەروتر لەوەی کە لە ناو بلوم لە هەڕەمەکەی بلوم جیان کرایتەوە. دکتۆر عەلی حەمەد پێشنیاریەوەی کرد کە ئەو بابەتە لە فۆرمی نامیلکێک بە زمانی کوردی بڵاو بکرێتەوە. وەڵای دکتۆر عەلی سپاس دەکەم لە وەرجێڕانەکەی هاوکارم بی زۆر بە خۆشحاڵیشەوە. دەتوانین دەوڵەمەندتری بکەین ئەوجا لە فۆرمی نامیلکێک بڵاوی بکەینەوە. زۆر سپاس. دەست خۆش کاک دکتۆر کارمەند. دەزانم ڕەنگە قسەی تر زۆر مایە، بەڕاستی بابەتەکە وەکو دەڵێ ئەو هەویرە ئاوی زیاتر دەچێشی، بەڵام کاتەکەمان هەرەوەن دەبوو لە کاتی خۆمان لاماندایە. بەڕاستی یعنی بابەتەکە گرنگ بوو، زۆر سوودی هەبوو، ڕوونکردنەوەی زۆر باشی تێدا بوو، هەروە بەستنەوەی بە واقعی کوردستان بە ناوەندەکانی خوێندن ئەگەر ڕاستە و خۆش نەبوو بێ و خۆت گوتت کە لایەنەکان باسکرا، ئێمە هەمومان واقعەکە دەبینین کە لەگەڵ ڕوانینی وانەوتنەوەی زیاتر یان تەلقینەکەی ئەوەی کە دکتۆر فەرەدونیش باسی کردەوە، بەڵکو
بتوانین گۆڕانکاری تێدا بکەین. ئاخیر کۆمنتی تر هەیە، بەڵام ئەوەی کە پێم باش بوو ئەوەی مامۆستا دڵشادیە، مامۆستا دڵشاد محموود دەڵێ ئایا ناتوانرێت لە ڕێگەی پەرتووکەکانی مەنهەجی خوێندن لە قۆناغەکانی قوتابخانە و خوێندندا گۆڕانکاری بەسەر ڕوانینەکان بێت لە بریکردنەوەی خول لە بۆ مامۆستایان یان ئەو بەرچاوڕوونیە. مەنهەجیش دەوری نییە، چکە بەڕاستی ئێمە ڕاستە تێڕوانینمان لە بۆ هەڵسەنگاندن باس کرد، تێڕوانینمان لە بۆ زانین و معریفە باس کرد، تێڕوانین لە بۆ فێرکردن و فێربوون باس کرد، بەڵام باسی ئەو مەنهەجە نەکرا کە وەکو دکتۆر فەرەدین گوتی منداڵ کە دەبێ بە ژیری و بە عەبقەری و بە بلیمەت لەدایک دەبێ، بەڵام کە بەناو ئەو خوێندنەدا دەڕوا وەکو ئەوەیە تۆ ینی لە قالبی دەدەیت بەو مەنهەجەی کە دانراوە، جگە لەوەی بەو مامۆستایە کە دەرسی پێ دەڵێ بەو شێوازی وانەوتنەوەیە بەو تێڕوانینە، بەڵام ئایا ناتواندرێ ئەو گۆڕانکاریەیان بەشێک لەو گۆڕانکاریە لە ڕێگای پەرتوکەکانی پرۆگرامی خوێندنیشەوە جێبەجێ بکرێت؟ ئەگەر کۆمنتێک لەسەرەوە بدەیت کۆتایی وڵات بابەتێک جار گرینگە بابەتی مەنهەج و پرۆگرامی خوێندن، بەڵام من یەک تێگەیشتنم هەیە بەڕاستی. من پێم وایە چەند مەنهەج و پرۆگرامی خوێندن گرنگ بێ، ئەوەی گرنگترە چۆنیەتی مامەڵەی ئێمە لەگەڵ ئەو مەنهەج و پرۆگرامە. تۆ باشترین مەنهەج و پرۆگرامت هەبێ لە ناوەندەکانی خوێندن، بەڵام ئەگەر کەسانێکت نەبن دروست مامەڵە لەگەڵ ئەو مەنهەج و پرۆگرامی خوێندن بکەن دوجار هەمان کێشە سەر هەڵدەدەنەوە، گۆڕانێکی نەوعی ڕوونادا. لەبەرەوە من پێم وایە گۆڕانکاری ڕیشەیی پێویستە لە پەیوەندی لەگەڵ مامۆستاوە بکرێ. ڕاست دەستت خۆش بێ. من مامۆستا ئەیجنتی سەرچێ لە هێنانەکای گۆڕانکاری. منیش شارەوتەیەکی خۆمان هەیە لە ڕاهێنانەکان زۆر باسی دەکەن. من پێم وایە مامۆستا دڵی سیستەمی پەروەردێ، دەستخۆش دڵەکەیە، بەڵام ئەویش مەبەستی و بەشێک لە گۆڕانکاریەکە گۆڕانکاریەکە ئەگەر خۆ مامۆستاشت باشترین مامۆستا و ڕاهێنراوترین مامۆستا بێ، بەڵام منهەجێکی خراپی لەبەردەست بێ، کتابێکی خراپی لەبەردەست بێ، سیستەمێکی هەڵسەنگاندنی خراپی لەبەردەست بێ، ڕەنگە ناتوانێت هەموو شتێک بکە. بۆیە هەمووی ئەوەی کە گوتت ئەو مەڵتی دایمنشنەڵەکەی کۆتایی کە زۆر گرنگە بەڕاستی. وەکو کۆمپلەکس سیستەمە بێ سەیریکەن، ینی گۆڕانکاریەکان پێویستە لە ڕوانگەی جیاوازەوە ئەنجام بدرێن، نەک یەکلایەن وەربگرین و بڵێن هەموو کێشەکە لێرەیە. نە، کێشەکان هەمەلایەنن، ڕوانگەی جیاوازیان هەیە. دەستەکانت خۆش بێ دکتۆر کارمەند، زۆر زۆر سپاس. بەڕاستی بابەتێکی زۆر زۆر گرنگت باس کرد و بە شێوەیەکی زۆر با بڵێن زانستی و ئەکادمیش توێ ناو بابەتەکە کە پێمان وابوو ئەو پێشەچیە زەڕوری بوو، دوایی باسی ڕوانینە جیاوازەکان و هەریەکە چی لە خۆی دەگرێ و ئێستاش پێویستە چی بکرێ. من دووبارە زۆر سپاس بە ناوی خۆم و مامۆستا سەنگەر و ستافی ئەکادمیای مێگامایند و بە ناوی بەشدار بووان زۆر سپاسی کاتی جەنابەت دەکەین. سپاس بۆ بەشداربووانی بەڕێز کە ئەوە سعاتێک و 44 دقەیە لەگەڵمانن، کە ئەوە نیشانەی خەمخۆری و دڵسۆزیانە بۆ ئەو ئەرکەی کە لەسەر شانیانە خۆیان بە بەرپرس دەزانن بەرامبەر ئەو پیشە پیرۆزەی مامۆستایی یان ئەو تەڵەبانەی کە لەبەردەستیانن کە ئەمانەتی ئەوانن. من دڵنیام داهاتوویەکی زۆر باش چاوەڕێ دەبێت لەبەرەوەی کەسانی هەمووەکو ئێوە و هەمووەکو بەشداربووانی بەڕێز تامەزرۆن بۆ وەبینارەکان و بۆ بابەتەکان کە ئەوە جێی دڵخۆشیە. ئەمە زۆر سپاسان دەکەین. دوایی کاکتۆر کارمەند ئەگەر بتوانێت سلایدەکانمان لە بۆ بنێری، ئەمە لەگەڵ لینکی تۆمارەکە لە بۆ بەشداربووانی دەنێرین، هەروە بڵاوی دەکەینەوە بۆ ئەو کەسانی کە نەیانتوانی لەبەر هەرەوە کارێک لەگەڵمان بەشدار بن. مامۆستا سەنگەر هیچ تێ لە کۆتایی؟ تەنها دەستخۆشی و مادوو نەبوون. دەستان خۆش بێت. دەستی هەموو لایەک خۆش بێ، شەوگارتان هەر خۆشی و شادی بێ، کاتێک خۆش بۆ هەموو لایەک بە ڕوخسەتتان وەبینارەکە کۆتایی پێدێنن. دکتۆر کارمەند زۆر سپاس دووبارە.